بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەوێت بینەرانی عزیز دڵخۆشین کە جارێکی دیکە لەگەڵ حەق جەلال لە بەرنامەی فینوی پایامی ڕۆژداهاتنەوە خزمەتان دەخوازین کە سەرجەم بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئاسیس بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بە هیوایەوەی کە هەموو لایەکتان ساغ و سەلامەت و تەندروست بن. ئەمڕۆژ لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتێکی دیکە لە پەیامی ڕۆژ کە تەوەری یەکەمان لە هەولێرەوە عیمران پێشکەشمان دەکات. باس لە سەرهەڵدانی وەرزشی شاخەوانی دەکەین کە ماوەیەکە چەندین گروپی جیاواز لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان سەرقاڵی شاخەوانین هەم بە وەرزی زستان و هەم بە وەرزی هاوین و بەهار و پاییزدا. ڕازان لە تەوەری دوی بەرنامەکەماندا پاس لە بیرکردنەوەی ئەرێنی دەکەین لەسەر دەرونی تاک بۆ بزانین ئەو بیرکردنەوەی کە ڕۆژانە لە زیهن و بیری خۆماندا ئەنجامی بدەین تا چەند کاریگەری لەسەر ژیان و کردار و ڕەفتارەکانمان هەیە بۆ بزانین ڕووداوەکانی دەوروبەرمان کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە ئەو بیرکردنەوەانە بە شێوازێکی ئەرێنی بیری لێ بکەینەوە کە ئەویش کاریگەری هەبێت لەسەر ژیانی ڕۆژانەمان و ئاسوودەییمان و هەروەها بزانین دەکرێت ئەگەر بیرکردنەوەیەکی نەرێنیمان هەبێ بیگۆڕین بەرەو بیرکردنیەکی ئەرێنی تاوەکو ژیانمان ئاسوودە بێت دەروونێکی باشمان هەبێت و لەگەڵیشدا کۆمەڵێک زانیاری بابەتی دیکە و پەیامێرانمان وەردەگرین لەسەر جەمشار و شارەکانی هەرێمی کوردستانەوە کە بزانین زانیاریەکانی ڕۆژچین لەو شارەکانی هەرێمی کوردستان. دەستپێک دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا. بەڵازدان دیارە لە هەفتەی ڕابردوودا دوو کاروانی گەشتی عەمرە لە هەرێمی کوردستان و لە سلێمانیەوە ڕوە و شاری مەکەی پیرۆز بەڕێکەوتون کە ئێستا بەشێک لە عومرەکارانی کورد لەوێن و سەرقاڵی گەشتی عومرەن کە ئەمەش دوای دابڕانێکی زۆر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە هەموو جیهانی تەنی بوو بە تایبەتی گەشتی عەمرە و حەج بە شێوەیەکی زۆر کەم سنووردار کرابوو کە دیارە لە ڕابردوودا چۆنەوە ئێستش کە ڕۆمانگی پیرۆزی ڕەمەزان دەڕۆین و دوا بە دوای ئەوەش بەرەبەر ئامادەکاریەکان بۆ حەج دەکرێت با بزانین ئایا گەشتیارانی عومرەکارانی هەرێمی کوردستان و سلێمانی بە تایبەتی ئێستا کە لەوێن چۆن عومرە دەکەن و بارودۆخی ئەوێ چۆن ڕێکارەکان چۆن گیراونەتە بەر و ئایا بەگشتی هیچ گرفتێک بۆ عومرەکاران هەیە یاخود نا. یەکێک لە خاوەنی کۆمپانیاکانی گەشتی حەج و عومرەمان لەگەڵەکەویش بەڕێز حاجی کەیوان یاسین لە مەکەی پیرۆزەوە ئەگەر گوێ لێمان بێ بابزانین بارودۆخی مەکەی پیرۆز چۆنە لە ئێستادا و ئایا عومرەکارانی کورد لەوێ هیچ گرفتێکیان هەیە یاخود نا. کاک حاجی سڵاوی خوای گەورەت لێ بێت و عومرەتان لێ پیرۆز بێت. ئەگەر بکرێ باسێک لە بارودۆخی مەکەی پیرۆز و بەگشتی عومرەکارانی کوردمان بۆ بکەی لە مەکەدا. کەناڵی ئاسمانی دامەکەم توانیتان ئەم بەخشە ڕاستەوخۆیە ڕاستەخۆ بگوێزنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆر باشە کاک حاجی بەگشتی بارودۆخی عومرەکارانی کورد لەوێ چۆنە و ئایا ئاسانە ئێستا گەشتەکان کراونەتەوە شێوازی عومرەکردنتان لەوێ چۆنە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە و میرەبان سپاس بۆ خوای پەروەردگارکەوە ئەم جارەش خوای گەورە شادیکردنەوە بە
هەردوو شاری مەکە و مەدینەی پیرۆز و لێرەوە سڵاو و ڕێزمانەیە بۆ هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان و شاشە جوانەکەی پەیام. بەڵێ دیارە کاک جەلال بەهۆی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە کە وڵاتی سوعودیەش بەدەرنێ لەگەڵ وڵاتانی تر دەستی کرد بە ڕێکارە تەندروستیەکان کە بڕیاریدا لە پارسا لە ماوەی ساڵێک و چەند مانگێک گەشتەکانی ڕاگرت دیارە چەند ڕێنمایەکی دەرکردووە سەبارەت بە گەشتەکان بۆ ئەنجامدانی فەرزەی حەج و ئەنجامدانی عومرە. بەڵێ زۆر باشە کاک حاجی لە ئێستادا ئەو ڕێشوێنانە چین زۆر جار پێشتر ئێمە میوانێکی دیکەمان نەبوو لە بەرنامەکە دەیانوت کە ڕێوشوێنەکانەوەندە قورس بوون باشترە کە ئەو گەشتە ئەنجام نەدرێت تاوەکو ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بە تەواوەتی لەناو دەچێت. لە ئێستاش داوایە ڕێشوێنەکان توندن بە خواست و ویستی کەسەکان عومرەکارەکان ناتوانن عومرە بکەن لەوێ؟ بەڵێ قوربان دیارە ئەو ڕێکارانی کە گیراوەتە بەر لە وڵاتی سعودی ئەویش ئەوەیەکە دەبێ هەر کەسێک هەر هاوڵاتیەک یان هەر کەسێک گەشت بکە بە وڵاتی سعودیە دەبێ یەکەم پشکنینی کۆرۆنا بکە و پاشان کە داخەڵی ناو فڕۆکەخانەکان دەبی ئەو پشکنینە شان دەدەیت و پاشان کە دەچیت بۆ شاری مەدینە کە بەرنامەکان ئیمساڵ جیاوازە وەکو ساڵانی ڕابردوونیە بۆ ماوەی 5 ڕۆژ تا 6 ڕۆژ لە شاری مەدینەی پیرۆز دەمێنیتەوە بۆ ماوەی 48 سەعات دەبێت ئەم عومرەکارە لەوێ لە شوێن و حوانەی خۆیدا بمێنێتەوە و پاشان سەری 48 سەعات کۆتایی هات پشکنینێکی تر بۆ دەکرێت لە شاری مەدینە سەری ڕستێم ڕۆژ ئەو پشکنینە ڕاستەخۆ دەچێتە سەر بەرنامەی تەوەکەلنا واتە دەبێ هەموو عومرەکارێک بە دوو بەرنامە هەیە بەرنامەی تەوەکەلنا و پاشان بەرنامەی ئاتەمەرنا دوای ئەوە کە ئەو پشکنینە تەواو بوو ئۆتۆماتیکی دەچێتەوە سەر ئەو بەرنامەیە و ئەو کەسە ئازادە دەتوانێت بچێت بۆ هەردوو حرەمی پیرۆز. بەڵێ زۆر باشە کاک حاجی عومرەکار لە ناو حرەمی پیرۆزی مەکەدا یاخود لە ناو مزگەوتی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت لە مەدینە چەند دەتوانێت بمێنێتەوە بایا بەویست و خواستی خۆیەتی یا کاتژمێری بۆ دیاری کراوە؟ بەڵێ قوربان دیارە ئەو کەسەی کە دەچێتە حرم پیرۆز ئازادە هەروەکو جاران وایە بەڵام بۆ زیارەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زیارەتی ڕەوزەی شەریفە ئەم کەسە دەبێ و بەرنامەی تەوەکەلنای پێبێکەوە موعیدەکان و کاتەکان تیا دیاری کراوە و زۆر جاریش ڕێگە ئەدەن کە تو ئەڵێ من معتەمیرم هاتم بۆ عومرە ئەزانم کە ئەوان ماوەیەکی کاتی تێلێرە ڕێگەت پێ دەدەن بەڵام باشتر وایە ئەو کەسەی کە دەچێت زیارەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبێت ئەو بەرنامەی پێ باشترە بۆ خۆی و پاشان زیارەتی بۆ ڕەوزەی شەریفەش ئەو بەرنامەی پێ ئاسانی دەچێتە ژوورەوە ئاساییە بەس تەنها ئەوەیە مانەوە لە ناو حرەمی مەدینە ئاساییە دەتوانی شەو ڕۆژ بێنیتەوە. بەڵێ زۆر باشە ڕۆژی تەندروستی عومرەکارانی کورد لەوێ چۆنەوە دەڵێن ئەگەر کەسێک توش بێن ماوەی چەند ڕۆژێک کەرەنتینە دەکرێت لەسەر حسابی خۆی ئەمە بوونی هەبوو لە نێو عومرەکارانی کووردا کە کەرەنتینە بکرێت و کەسێک گەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێت؟ بەڵێ سپاس بۆ خوای گەورە ئێمە یەکەم گەشت بکەین ڕێچکەشتێنی ئەم گەشتە بووین سپاس بۆ خوای گەورە و سپاس بۆ خوا و پاشاندا من بیرم چ کێشەکەی باسی بکەم دەستخۆشی لە بەڕێبەراتی گشتی حەج و عومرەی کوردستانەکەم و بەڕێبەراتی حەج و عومرەی سلێمانی جەنای مامۆستا کامەران و بەڕێز کاک شێخ عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی کۆمپانیاکان کە ئاسانکاریمان بکرا بە تایبەتی کاک حاجی لوقمان سەرپەرشتیاری کۆمپانیا ئەحفا سەلاحەدین کە ئەم گەشتی ڕێکخستووە. بەڵام سپاس بۆ خوای گەورە تاوەکو ئێستا هیچ عومرەکارێکمان هیچ بابەتی پشکنینەکانی نێگەتیڤ نەبووە بە سەلامەت. سپاس بۆ خوای گەورە ئێستاش لە شاری مەکەی پیرۆزین بە زۆر دڵخۆشین بگرە لە زیاتر لە جاران پابەند دەبین بە نوێژەکانەوە لەبەرەی قەرەباڵغی کەمترکیەوە دیارە دەتوانی بچیت. بەڵام سپاس بۆ خوا تەندروستی ڕۆژی تەندروستی هەموو لایەک باشە الحەمدوللیلا. زۆر باشە کاک حاجی ئێستا بۆ نمونە لە ڕابردوودا پێشم بارودۆخی کۆرۆنایە عومرەکار دەیتوانی چەند عومرەی دەوێت بەویستی خۆی بیکات ئایا ئێستا عومرەکار دەتوانێت ئەوە بکە یاخود تەنها یەک جار دەتوانێت عومرە بکات؟ بەڵێ کاک جەلال دیارە ئێستا بەپی ئەو بەرنامەی ئاتەمەرناکە ئەو شەوەی کەوا تۆ داخلی شاری مەکەی تۆ زەبی ئەو مندووبە یا ئەو نوێنەری شەریکە سعودیەکە کۆمپانیا سعودیەکە دێ لەگەڵتا ئەو 25 کەسە داخلی حرەمەکە لەسەر مەنەفێستەکە. بەڵام کاتەکانی تر تۆ بەرنامەیەکی هەیە ئەو بەرنامەی کە تۆ سەڵاواتی 500 داناواتە پێشە فەرزەکان ڕێگە ئەدەن ئاسانی دەچیتە ژوورەوە. بەڵام زیاتر یەک عومرە زیاتر نایڵن بکە ئەویش زۆر جار نایهڵن زۆر جاریش تاپۆشی ئەەکەن لەوەی کەوا بتوانانی عومرێکی تر بکەیت بۆ کەسێکی مردوو یان کەسێکەوە کەسێکی سەر جێگا بێ ئەو قسە دەدەن. بەڵێ
کاک حاجی لە ئێستادا ئامادەکاریەکان کراوە لێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و ئێوە دووبارە گەشتی دیکەتان دەبێت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا؟ ئەڵێ زۆر خۆشحاڵین، سوپاس بۆخوای گەورەی ئێستا کە دوێنێ سەرۆکی هەردوو حرەمەینی پیرۆز شێخ سودەیس بڕیاریدا کەوا لە مانگی ڕەمەزان بەس ئامادەکاری دەکرێت بۆ گەشت بۆ ڕەمەزان بۆ ئەوەی کەوا عومرەکاران و مسلمانان لە مانگی ڕەمەزان پیرۆز لە هەردوو حرەمی مەدینەی پیرۆز و مەکەی پیرۆز بەسەر بەرن. بەڵێ سوپاس بەخوا ئێستا ئامادەکاری کراوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و ئینشاءالله بە پشتیوانی خوای پروردگار ئێمەش گەشتەکانمان دەست پێ دەکەین و لە مانگی ڕەمەزانی پیرۆزە، بەڵام پێ دەچێت ڕێکارەکان تۆزێت تونتر بێ لەبەری مانگی ڕەمەزان خۆتان دەزانن مانەوە زیاتر لە مزگەوتا، بەڵام پێ دەچێت مانەوەکان نوێژەکان لە 20 ڕکات و بێتە 5 ڕکات احتیمالی هەیە ئاوای لێ بێت. زۆر باشە کاک حاجی، کەواتە مادام گەشتەکانی عومرە لە ڕەمەزان دەست پێ دەکاتەوە ئێستش بەرەبەرە دەستی پێ کردووەتەوە، دەمەوێت بزانم ئایا نرخی عومرە لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەوێ بە تایبەتی ئەمە کە گرنگە بۆ خەڵکی خۆمان چەندە و چەند کەس دەتوانن سەردان بکەن بۆ کۆمپانیایەک چەند پشکی بەردەکەوێت دەتوانێت خەڵکو باتە ناو حرەمەوە، وایە وەکو جاران دەبێ یاخۆت ڕێکاری تایبەتی دەگیرێتە بەر؟ بەڵێ کاک جەلال دیارە بێگومان ساڵانی ڕابردوونیە، بەڵام سوپاس بەخوای گەورە کە ئێستا هەر گروپێکەوە لەسەر مەنەسەواتە ئەو سیستەمەی کە داهەڵ دەبی 25 کەس یعنی گروپەکە دەبێت 25 کەس بێت کە داهەڵ دەبێت بۆ ئەو گەشتەکان پێ دەچێت بۆ مانگی ڕەمەزان ساڵانی ڕابردوو مانگێک هەبووە واتە مانگێک 15 ڕۆژی ئەوەڵ 15 ڕۆژی ئاخیر ئەمە پێی دەوتا گەشت عومرە بە 3 وەردەکرا، بەڵام ئێستا تاو ئەم کاتە دیاریکراو لە پشتیوان بخوا لە ماوەی نزیک لە ماوەیەکدا لەڕێی گۆڕە کۆمەڵاتەکانەوە یان لەڕێی بەرنامەکانی خۆمان و ئاشنای دەکەن. بەڵێ زۆر باشە کاک حاجی، بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان نرخەکان چ گۆڕانکارێکی بەسەردا دەدایە بە شێوازێکە کە ئەوەنە بەرز بێت کە هاوڵاتیان نەتوان گەشت بکەن بۆ مەکەی پیرۆز؟ بێگومان قوربان دیارە ئێستا بڵێن ژوورەکان ژووری دوو نەفرێت، دیارە کولفەی زیاتر دەوێت و خواردنەکان بۆفی نەماوە لەبەرەوەیکەوە لەڕێی وەزارەت تەندروستی سعودیەوە ئەو شێوازی بۆفی قەدەغە کراوە، تەنها دەتوانی بە شێوازی سەفەری خواردنەکان دەیت. ئەمە یەک. کولفەی عومرە بەڕێزان دیارە کولفەکە تقریبا ئێستا 13 گەڵاونی بۆ 14 گەڵایە بە حکمی ئەوەی کەوا شێوازی گرتنی تەیارە ترانزیت ئەواتە دەچیتە قەتەریان ئوردون یان میسر لە وڵاتانەوە داغەڵەبی، ئەمە تەکلیفەی زیاترەکە لەبەرەی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و شاری هەولێر و گەشتەکان ڕێک ناکرێت. کاک حاجی بە شێوازێکی گشتی کەش و هەوا لەوێت چۆنە؟ گەرمە ینی جۆکەی باشە لەوێ؟ وەڵا سپاس بەڵێ وەڵا ئەلحەمدوللا جەوێکی زۆر خۆشی هەیە. بێگومان شاری مەکە شارێک گەرمتر لە شاری مەدینەی پیرۆز، بەڵام ئێستا جەوێکی خۆشیە سپاس بۆخوای گەورە، یعنی ئاسایی. زۆر باشە کاک حاجی، دوایین پرسیار دەمەوێت بزانم ئەو ڕێکارانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ناو حرەمی پیرۆزی مەکە یاخۆت لە مزگەوتی پێغەمبەر دووری خوای لەسەر بێت دەگیرێتە بەر، ئایا لە دەرەوەی حرەمەکانیش ئەو ڕێکارانە بەو شێوازەتن و تۆڵن لە هۆتێلەکان لە بازار لەوەی کە خەڵکێک لە دەرەوەی حرەمەکان بێ و خەڵکیەوێ بێت؟ بەڵێ کاک جەلال بێگومان کە تۆ دەچیتە حرەمی پیرۆزەوە ئێستا من هەر ماسکەکەم دانا بەس لەبەر بەرنامە ڕاستەخۆکە هەر کەسێک ماسکی پێوە نەبێ ئاگادار دەکاتەوە ئەگەر لە بەتایبەتی لە هەردوو حرەمەینی پیرۆز غرامەی 1000 ریالت بووە دەکەن، بەڵام تا ئێستا لای ئێمە وەکو گروپەکەی خۆمان هیچ ڕووی نەداوە، بەڵام پێشتر ئاگادار دەکەنەوە ئەگەر حاڵەت باش بێ وەک ئێمە خۆمان نەمان بینیوە، بەڵام ئەگەر ببێ ئەوە دیار ئیجراعات دەکەن بە لە بازاڕەکانە بۆ نمونە تۆ دەتەوێت چیتە بازارێکەوە لەوێ شت بکڕێ بێ بەرنامەی تەوەکەلناو پێ بێواتە ئەو فەحس و ئەو پشکنینەی کە پێتە تایەتی و وەکاتەکانشی دیاری کراوە. ئەگەر کەسێک چێ بۆ بازار یان سواری تەکسی پێ تەکسیەکان بۆ لە سواری تەکسی دەبێت ئەبێ ئەو کەسە 2 نەفەر زیاتر نەبێ یان 3 نەفەر زیاتر نەبێ. لە بازارەکانیشە ئاسایی هەموو کەس کاچێت دەبێ ماسکی پێوە بێ و تاقی میشکێتەوە حەلالەشیان داناوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حاجی کەیوان یاسین بەڕێبەری کۆمپانیای کەیوان یاسین بۆ حەج و عومرە، سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی لە مەکەی پیرۆزەوە. بەڵا عزیزان دەچینە لای ڤیتیەک لەسەر مۆتۆبەکردنی درەختە خۆڕسکەکان لە ڕواندز کە ئازاد و مەراوایی پەیامنێرمان بۆی ئامادە کردوین.
داڵێم نەگەراوان لە پشتی ڕاند زێمە لە دۆڵی کۆیانم ژینگەی خۆشم خۆش دەوێ ژینگەی من کوردستانە بە هەموو دنیای نادەم لە فەزڵی خوای بەزیاد بێ کاش ئاو هەوا کەم سازگارە خدا لە منی تێک نەدەی سپاس لە بۆ برادەران کە ژینگەی دەپارێزن کە ژینگەی دەپارێزن هەی بەخێر بێ شێخ ئەنەس بۆ گوندی گەرەوانە ئێمەش دەڕۆین بۆ تاتێ دەیکەین ئەو متربانە پایەدار بێ گوندی گەرەوان بەڕاستی زۆر جوانە ژینگەکەمان خۆشەوێ بەوێ و بەهارانە یاڕەبی هەر خۆش بێن ئەو هەموو برادەرانە بەناوی خوا گەورە میهرەبان سەرەتا بە خێراتبوونی کەناڵی پەیامەکەین بۆ ئێمەشکا و بابەتەی کە هاتینە و بە شێوەی مەدانی هاتینە ئیش و کارەکانمان بۆی ببیندرێت و بناسرێت و بۆی کە خەڵکانی سوود دەبین ئێمە وەکو خەڵکی گوندی گەرەوانی سەر بە شاری ڕەواندوز کە تقریبان 16 کیلومتر دوورە لە ڕەواندوز هەستاینە بەو کارەی کارە هەرەوەزەی کە کۆمەڵی گەنج و لاوی ڕێک و پێک و لە هەموو تەمەنەکان و هەموو خەڵکەکەی بەڕێک و پێکی بەتەبایی هەستاینە بیرنەوەی کردیتەوە ئەو بنێتاتێک کە پێی دەرن بنێتاتێ ڕوبەرەکی زۆری هەیە نزیکەی 6 کیلومتر درێژە بەرینایی تقریبان 3 کیلومتر بەرینەبی ڕوبەرەکی زۆری کرۆستی دێمی لێ ئەو کرۆس کە دێمەی لۆی بکەین بە سۆرک و هەرمی و خارەسامی ئەو شتانە بۆ بیرۆکەش باو باپیرانی ما تقریبان 3 سال پێشی ئێستا کردبوویان باس کەم بووە زۆر کەم بۆ ڕێژەی کەم بووە مەش هەستانیا ئەو گەنجانە بیریان لەوەی کردەوە لە باری ئابووری و لەوەی بژانەوەی باری ئابووری و ژیان و گوزەرانی و هەر لە هەمان کاتیشدا بەشەوەی زۆر ڕێک و پێک و ئانا مەزمعی زۆریشمان ئێستا لەوێنە خەریکن و قۆناغی سێمە و هیوادارین ساڵێکی تر زیاتر بەردەوام بین و ئەو کەلوپەلانش کە ڕێکمان هێخستیا پێک هاتێ لەو کەلوپەلانەکە دواتر بەخۆشان دەبین چۆن ئیشەکە جێبەجێکرێ بەڕاستی زۆر بەڕێک و پێچی و زۆر بەختی هەموو بەبێ فەرق و جیاوازی ملکی هیچ کەسەکیش نییە ملکی گشتیە و بە شێوەی گشتی و داهاتووی ئینشاڵڵا بەرهەمەکی باشێ بی و سوودەکی باشێ بی و زۆر و زۆر سپاس. کارەکە هەرەوەزیە گشتیە لۆ خۆی نولۆنەوەی داهاتووە تەمەنی تا 100 ساڵی ئەخاینی دەتوانانی 100 ساڵی ئەو دارەکە بۆیە تەمەن بکاتن ئەو کاتێەوە ئەو دارانەی چیاکانتان وتر بە ئەەکەن بۆ دەستان بۆ کارە کردووە لەبۆ ئەوەی ئەو دارەکە لەو چایە بەرهەمینە بەراگە گۆڕانکاری تێدا بکەین متربی بکەین ئەبیتە بەرهەمدارە بیتن هەم لۆ خۆمان و هەم لۆنەوەی نەداهاتوو سۆرگە هەیە هەرمێ هەیە هەرمی پێرەین جۆخینی هەیە خارەسامی پێرەین هەیە شینک هەیە چاوڕۆشۆک هەیە پێرێن نەوعی تریش ئێستا لە بیرم نییە شێوازی متربکردنەکەی بەو شێوەیە ئەوە کرۆسکە دوو پەلا دینی تیژەکەی پەلکەکەی دێخیەوە سەرێ ئەوە ئەیکەیە سۆرک مەسەلەن شێوازەکەی دوو پەلا لێ ئەدەی ئەو سفرەی سەفەری لێ ئەبەستی ئەوە وەبی هەوای نەدات و قەیم بیت دوایش ئەو تیپەش لێ ئەدەین قڕەش لە ئەوەیەوەبی زۆویشک نەبیتەوە نێمایەکەی لە خۆ بەرنەدات ئەوە کردن بە سۆرک وڵات جۆرەکانی متر بە زۆر نۆحەنە هەیە بە پۆخ ئەمە پێرین پۆخ ینی بە تفلی لێ ئێدا هەیە بە قەرشانی لێ ئێدا هەیە لەژێر تفری لێ ئێدا بەس تفرەکەی ئەوواکە بەڵام ئەمن نوعش کە فێر بوویمەوە برادێک بەو شێوە مەقەسەی هەدیەی لۆناردین بە هەدیە لۆناردم ئەمیش هەوڵمدا خۆ پێ فێرکەم ئەوە نوعەکە وەچی پیشی
تا چەند نەزاحەتی ناوی گەورم وەڵی لێم داینە زۆریش باش بووە ئەوە زۆر سەرکەوتووە ئەگە بزانی و ینی تۆزێک تعامل دەگە هەبی زۆر سەرکەوتوو زۆر نازیعە لە دارەشی باریک ئەبی ناوی ئەستوربی دەبێت تیپەکەشی جیاواز بی ئەو تیپە جیاوازە لە یەدەین دەگە ئەوەی دیکە ئەمە وەکو گەرەوە بڕیارێکندا لە ناوە خۆ وەکو قەوم بەگشتی دۆستی ژینگە بی چەندە دۆستی ژینگەش بووینە و دەوروبەریشن دیارە و مەساعەکەن دیارە کە ژینگەشی جوان و خاوێن و پاکن هەیە بۆیە بڕیاریشندا لێرە چووکە ڕاوکردن مەمنوع و قەدەغەیە ئەمەش بڕیارندا ئەو کەوەی لە ئەو سروشتە جوانەی ئازادکەین بە هاوکاری هەموو خەڵکی گوندی بەڵازان ماوەی چەند ساڵێکە وەرزشێکی شاخوانی لە سەرجەم شار و شارەشەکانی یاریمی کوردستان سەری هەڵداوە کە خەڵکانێکی زۆر هەم بۆ چێژوەرگرتن لەو سروشتی هەیە و هەروەها بۆ وەرزشکردن ڕوو لە شاخەکان دەکەن. ئیمران دوو میوانی هەیە لە پارێزگای هەولێرەوە کە ئەو تەورێمان پێشکەش دەکات. ئیمران سڵاوی خوات لێبێت فەرمووە ئەم تەورێمان پێشکەش بکە. لە هەرێمی کوردستان وەک دانیار ئاماژەی پێکرد ماوەی چەند ساڵێکە لە وەرزە جیاوازەکانی ساڵ لە زستان بۆ ناو شاخەکان و بۆ ناو بەفر لە بەهار و پاییز و هاوینیش هەر بەو شاخانەوە هەندێک گروپی جیاواز لە ناوچە جیاوازەکان سەرقاڵی شاخڕەوین هەم بە ئافرەت هەم بە پیا و بەشداری دەکەن لە کاتێکدا کە ڤیددیۆ و فۆتۆکانیان دەبینین لە ناو دیمەنە جوانەکان و سروشتی جوانی کوردستاندا سەرقاڵی شاخڕەوین هەم لە زستان و لە ناو بەفرا تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە و هەم لە بەهار و لە پاییز بە تایبەتی لە کانیاوەکان و لەسەر کانیاوەکانی ناو شاخەکان چێژ و تایبەتی خۆی هەیە ئەو شاخڕەوی کە ئەنجامی دەدن هەندێک ڕۆژێکی کاملی پۆت تەرخان دەکەن هەندێکیش سبەینانێ زوو بەڕێ دەکەون مەسافەیەکی دیاریکرا و دیاری دەکەن و دەچنەوە شوێنە و دەگەڕێنەوە تا کاتی کە دەگەڕێنەوە ئیدی دەستپێکی ڕۆژ دەبێت و دەچنە سەر کار و شوێنی حاڵی خۆیان زیاتر لە ڕۆژانی هەینی شاخڕەویەکان دەست پێ دەکەن ئەمە جۆرێکە لە وەرزشی تازە کە تازایی لە هەرێمی کوردستاندا لە ناوچە جیاوازەکان سەری هەڵداوە بۆ ئەمڕۆ تەورێکمان تەرخان کردووە لەسەر وەرزشی شاخەوانی بابزانین ئەو گروپانە کە دروست بوون چۆن پێکەوە تەنسیق دەکەن و سوود و کاریگەریە وەرزشە لە هەرێمی کوردستاندا چۆنە. بەڵازان دەچینە لای ئیمران سڵاوی خوات لێبێت فەرمووە تەورێمان پێشکەش کە بزانین ئەو دوو میوانە شاخەوانە چۆن باز لە وەرزشی شاخەوانیمان بۆ دەکەن. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر لە نێو ستۆدیۆ بەڵام لە کەشوهەوایەکی شاخەوانی بەوێ عزیز و خۆشەویست شاد بوومەوە ئەمڕۆ باسی بابەتێک یان خولیایەکی تایبەتی زۆرێک لە کورد دەکەین ئەویش بابەتی شاخڕەوی یان شاخەوانیە بزانین چۆن ببین بە شاخەوان و چۆن گەشتەکانی شاخەوانی لەگەڵ گروپە شاخەوانەکان بکەین با میوانداری دوو میوانی زۆر ئازیز ماوەسەڵە خێر بێن
کاگەرشەد زۆر بەخێر بێ کاکسیامان دوو کاگەرشەد میوان من کردوچان شاخڕەوێکی بەتوانا و زیرەکرد کاکسیامەند سەرەتا پرسیاری وکەم چەندێکە خۆت خەریکی شاخڕەوی و شاخەوانیت ماوەی 23 ساڵە بە کاری شاخەوانی و دەرجم لە 13 ساڵەوە دەستم پێکرد خۆم 13 ساڵی لە تەمەنی 13 ساڵی دەستم پێکرد وەکو یەکەم گەشت ماڵتان لە شوێنێکی شاخەوانی بووەوە لە 13 ساڵیەوەیان بەڵێ هەر بەخۆم خەڵکی شاری مەهابادم مەهابادش بەخۆ لە ناو شاخیدار 4 دەورەی شاخە تۆ کاک حاجی لەکەیەوە دەست پێ کردووە بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە ناوی دەستەی کارجێڕی بە ناوی هەموو ئەندامانی گروپەکەمان زۆر سپاسان دەکەم ئەو میوانداریان زۆر بە گەورە هەڵدەسەنجێنم دەستان خۆش بێ لە 2010ەوە یەکەم گەشتی شاخەوانیم کردی زۆر باشە گەشتە شاخەوانیەکان کە ئێستا زۆر جار دەبینین گروپەکان ڕۆیشتونیان بەشێک جار دەبینین تەنانەت لە فەیسبووکی شعلانەکە گەشتە شاخەوانیەکان چۆن ئامادە ئەکرێ کاگەرشەد گەشتە شاخەوانیەکان لەلایەن بەرپرسی گروپەوە ئامادە دەکرێت و پرس و ڕاوێژ بە هەندێک لە ئەندامەکان دەکرێتن شوێنەکە چێ دیارریەکە شوێنەکە بەپێی وەرز بەپێی کەش و هەوا بەپێی کات باشە یعنی وەرزەکان لە هەر چوار وەرزایەوە گەشتی شاخەوانیتان لە هەر چوار وەرز هەیتمان بەڵامی دی تەمەشای کەش و هەوا دەکەین بۆ نمونەمە گەشتێکی هەڵگوردادنین دەبینین کەش و هەوا نالەبارە تەمەوژە ناتوانین دای بنین باشە چێنەوانەی کاکسیامە چێنەوانەی کە لەگەڵ خۆتان دەبنە گەشتە شاخەوانەی هەنیان دەبن بە شاخەوان هەموو کەسێک دەتوانێت بێتە شاخەوان هیچ مەرجێکی نییە بۆ بەرجاریکردن فقط نەخۆش نەبێت سەرەتا کە دێ پەیوەندی بە گروپێ دەکات تەمان کاک حەزی ئەو شتانە باشتر دەزانێت چۆمە بواری تەکنیکین کەسێک کە پەیوەندی دەکات یەکەم جار مەرجەکانی بۆ دادەنرێت سێ بەرنامە مەسەلەن دێ بە تێست هەڵدەسەنجێت لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی تواناییەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی نەخۆشی و شتانەوە لە دوایوی بڕیار دەدرێت کە لە ناو گروپ دەمێنی ئەنامێن باشە ئەو نەخۆشیانە چین کە یعنی کەسێکی شاخەوان نابێ هەی بێ ونمونە هەیە نەخۆشی دڵی هەیە پێشتر جاڵتە لەیدایە یان ئەوەیە تووشی ڕەبۆ ئەو بابەتانە بووە ناتوانانی مەسەلەن لەگەر کەسێکی ساخ مقارنە بکرێتن و بڕواتن ڕەبۆ نەخۆشی دڵ بەڵێ ئەوەیە معلوماتمان لەسەر هەبێتە باشە بۆچی نەخۆشی دڵ ینی نەخۆشی دڵ لەسەر لە کاتی شاخڕەوی دڵ زیاتر لێدات ئایدی بە تاکی زیاتر لێ دەداتنەوە لە گەشتەکان مەسەلەن بە میوانداری چوونە کەسانێک هەبووە کە نەخۆشی دڵیان هەبوو لەوانەیە بەرپرسی گروپی ئاگادار نەکردبییتەوە چەند سەد مەترێک ڕۆیشتینە کەتی ئیدی لە حاڵەتێکی مردن ڕزگاری بووە بە حاڵەتی شە بۆ مەسەلەن لە کاکسیامەندی تیتی مەسەلەن شخصەکە هەر مردیە و ئیدی بەدەستی نایتیانە خوارێ ماشاءالله ینی هەیە لە شاگیانی لە بە ساغ و سڵامەتیش ڕۆیشتۆ کاکسیامە بە ساغ و سلامەتیات و بە زاگەدار بووینە کە نەخۆشی دڵی هەبووە و ئیزنیشاندا هاتیە شوێنەکەش سەخت بوو کە گەشتینە سەر لوتکەی لە سەر لوتکەی زەڵتەلیدا و هەر لێژ مرد باشە کاک ئەرشەد ئێوە شاخڕەوی یان شاخەوانی وەکو پیشە کاری لەسەرەکەن یا وەکو خولیە دەتوانین بە هەردوو شێواز وێنایی بکەین هەردوو لا هەیە ئیدێگەر سەیری وڵاتانی دەرەوە بکەین شاخەوانەکان بە شێوازێکی زۆر پرۆفشناڵ و ئەکادیمی شاخەوانی دەکەن بەڵام بەداخەوە دەتوانم ئەوە بڵێم لە کوردستان لەلایەن هەندێک لە گروپەکانەوە ئەوەندی خەریکی زیادکردنی عەدەدی ئەندامەکانن و ئەوەندی خەریکی مادین خەریکی خۆپێگەیاندن نینە خوا نەخواست ئەگەر ڕۆژێک بێتن مەسەن تووشی گەشتێکی جددی ببن و بەو شێواز و بەو حەدەدە زۆرە وەفریای خۆشیان ناکەون و ئەوی دیکەش دەگەڕێتەوە سەر خولیە هەر یەکە و خەریکی تایبەت مەسەلەن ئیشێکی تایبەتی خۆیەتی لە ڕۆژەکانی مەسەلەن پشوو یان هەر کاتێک دەرفەتێک وەردەگرێت خەریکی ممارەسەکردن و خۆ پێگەیاندنە ڕاست کلوپەلێکی زۆر لە بەردەممانە لێرەوە دەست پێ بکە تاوەکو سەر و بەشێکیانیش لە دەرەوەی ستۆدیۆکە ئەوانە کلوپەلی شاخەوانین کە هەر کەسێک شاخڕەوی بکا دەبێت هەموو ئەمانەی پێبێ ئەوەی شاغڕەوی کاتن مەسەلەن پێویستە چەند شتێکی بەردەوام پێبیتن ئەگە گەشت و گوزار بیتن یان گەشتی جددی بیتن بۆ نمونە یەک لەوانە حەبلی تاکە کەسیمان هەیە 7 ملیمە
ئەوە دەبێت بەردەوام پێت بێ و ئەوەی لە پێشەوەی باریکەکەەوەیە چەند لە کارابینەکان ئەها و سوور و پرتۆقالی ئەوانە دەبی دانەیەکت لەوانە پێویتن و دەستەوانە و کڵاو و لایتی سەر دەبێت بەردەوام ئەوەندەت پێوی بۆ منەمە گەشتێک دەکەین شەومان بەسەدادێتن گەشتێک دەکەیت دنیا ساردە ساردیت بەسەدادێ ئەو شتانت بەردەوام دەبێت پێویتن. کاکسیامان بەگشتیەوە لە گەشتەکانە چەند کاتژمێرتان پێچێت؟ حەسەب گەشتی خۆمان لە نزیکترین گەشتا چەندتان پێچووە؟ کەیەوە گەشتان نەکردووە؟ پێنجشەم و جمعە و شەمەی لە گەشت بووین. گەشتەکەمان گەشتێکی تەکنیکی بوو فقط ڕاهێنان بوو کە بە جەماعەتێمان نەکرد چۆنێتی خۆڕزگارکردن لە بەفر و ڕۆشتن و خۆگرتنەوە شتانە ڕۆشتنمان نەبوو بەڵام فقط خێمە کوشتەکانمان هەڵدا و مەسافەی 100 مەترێک چوونە سەرتر و دەستمان کرد بە تەدریبکردن گەشت دەزانێت هەتا گەشت ئەتۆ چەندت پێدەچێت و چماوەیەکت پێدەچەوە نەفەرش دەزانێت تا نەفەر. کاک سێمەند لە کام وەرزە زیاترەوە گەشت گەشتە شاخەوانیەکان دەکەن؟ بەخوای لە هەموو وەرزەکان گەشتمان هەیە بەڵام بەهۆیەوەی کە لە کوردستان هاوینەکانی زۆر گەرمە عادەتەن لە هاوینان گەشتەکانمان کەمتر دەبێتەوە زۆربەی دەچێتە ناوچەی شۆستانەکان. باش زۆرترین گەشتیشمان لە وەرزی زستاندەیە. لەبەرچی وەرزی زستان؟ بۆ شاخەوانان وەرزی زستان وەرزشی زۆر تایبەتە لەبەرەوەی کە زۆر سارتر نییە سارترە خۆشترە لەبەرەوەی کە کەلوپەلەکانمان هەمووی ڕێک و پێکە تایبەت بە وەرزی زستان و هەموو شتێکمان هەیە زۆر چێژ دەبینین لە گەشتی زستانە. کاک پێڵاوێک لەوێ دەبینم هەرچەندە پێڵاوێکی ئاساییە بەڵام لە ژێرەوەی دەبینی چەند نازانم چۆن بڵێ شتێکی تیژی پێوەیە ئەوە کاری بۆ کاری بەفر بەکاری دێنن یان حاڵەتێکم پێڵاو بەکاردێن لەمە دوای پێویستمان بەوەی دەبیتن ئەو بەفریباریوە لەو ناوچە شاخاویەکان بەفرێکی زۆر کەتیەوە دەبێتە شەختە ڕق دەبیتن ناتوانانی بە پێراوەکی ئاسایی لەسەری بڕۆی ناچار دەبین مەسەن ئەو پێراوە تاک پوشونی و پێدەڵێن مەسەن تایبەت بە بەفرە وەژێرەکەی زۆر ڕقە و ئەو کرامپۆنەی لەسەر دەبەستین شەختەمان لە بۆ دەشتێنی. ئێوە بەردەوام لە ناو چیاکانن لە هەرێمی کوردستان تا مانگی چەند ینی بەفر لەسەر چیاکان دەمێنێت؟ شوێن هەیە بەردەوامە بەردەوام بەڵێ. ئێوە بۆچی گەشتەکانتان هەرچەندە لە کاسیان منشن بۆچی زیاتر گەشتەکانتان بۆ ناو بەفرەکە؟ ئەو چێژ و خۆشەی لە ناو بەفر و لە ناو ساردەکە دەبینین وەکو خۆم شخصی خۆم لە وەرزەکانی تکە مەسەن لە بەهار لەوانەیە شتێکی جوانتر ببینی بەڵام زیاتر لە بەفر و سەرما و سەرکێشەکانیش و مەسەن ئەو شوێنانەی کەەوە ئەمە مەبەستمانەوە بەناو بەفر و پێدا بڕۆین خۆشەکەی زیاترە. شەوان چۆن ئەمێنەوە پێداویستی چمانەوەی شەوان دەبێت چی بێت لە دەرەوە؟ پێویستمان بە چادر هەیە بە ژەڕایەخ بەڵێ ئەو چادرە دوو نەفەریە یەکە لە باشترین کوالیتی مەسەلەن چادرەکان کە تەڕی نایگریتن لە بۆ بەفر مەسەلەن خوناو ناکاتن تەڕەشعوشت ناکاتن دەینی بەڵام بە شێوازێژی زۆر کەم مەسەلەن 6 دەرەجە تا 8 دەرەجە فەرقی هەیە لەگەر دەرێ. باشە دەڵێن کەلوپەلەکانی شاخەوانی زۆربیان نرخیان گرانە و کار چییە؟ تەزویر هەیە و ئەسلیش هەیە بۆ نمونە قەمسەڵەیەکی لەوانەیە تەزویر بە 10,000 دینار بکڕی بەڵام قەمسەڵەیەکی ئەسڵ ئەگەر مەسەن شتێکی براند و باش بکڕی تایبەت بە شاخەوانی بیلەوانێت 200 دلار بی. باش کاکسیا من لە گەشتەکانە کە برسیتانە بێ بێگومانە هەموو شاخە و بڕم برسیتانە بێت چییە خۆن و چی خواردنێک لەگەڵ خۆتانە بن زیاتر؟ بەخوای مەسلەی خوارد مەسلێکی زۆر تایبەتە بە شەخص زۆر کەسەیە مەسەلەن ناتوانێت بۆی تەحتیرکەی خواردنی تایبەت بەخۆی بێنێ بڵێ دەبێت ئیلا ئەوەی بێنی ئەوە شتێکی مەزاجێ دەبینێت تۆ لە شاخی حەزت لێ گۆشتی بخۆی من حەزم لێنە گۆشتی بخۆم حەزم لێ شتی زۆر سوکتر بخۆم ئەوە شتێکی زۆر تایبەتە. ئەگەر وێنەگرەکە و تەباقە چوانەمان بۆ بێنێتە پێشەوە کاک ئەرشدیش باشێکی تەباقەم هەم بۆ بکە تەباقە خەبارەی چووکە بەس دەیگوت بزاری وایە من 2 ڕۆژ پێی دەمێنەوە چۆن 2 ڕۆژ بۆ تەباقە چووکە دەمێنی تۆ کاگەرشت غازەکە مەسەلەن تایبەتە لەناو بەفر ئیش دەکاتن نابەستی منجەڵەکەی لەسەر بەڵێ عەفوەن ئەوە ئەوە تایبەتە لە بۆ ناو بەفر تقریبا 6 ساعت تا 8 ساعت بەبەردەوام ئیش دەکاتن مەسەلەن بەو ئیشەی بمەوێتن نەک بەبەردەوام مەسەلەن ئەوەی کە بمەوێتن ئەوە 2 گەشتە بەکارمهێنە لەوانەیە 2 گەشتیت کەش بەکاربینەوە شەمانوویەکم پێکردیە ئەوەش
غازێکی بچووکە زیاترە من دەگەڕم لە دوو ئەو شتانی کەوا بچووکن و کوالیتیان باشە و شوێنم لێ نەگریتن وەزنیان سووکە ئەوەشان قۆریەتایەکی زوو ئاگرەکەم لە بۆ مەسەرەن گەرم دەکاتن و تەنکە و هەم وەزنیشی خەفیفە ئیدی زیاتر چا قاوە پێویستە باش دەست خۆش بێ کەسیان چۆن خۆمان بپارێزین خۆمان سەلامت بکەین لە کاتی گەشتەکانە ئایا ئەو گروپی کە لەگەڵی گەشت ئەەکەی مەرجە یان خۆت و کەلوبەلەکانت مەرجی سەلامەتی تۆ یەکەم ئەو گروپی گەشتی دەگەڵ دەکەین زۆر مهمە دەبێ بزانانی دەگەڵ چێ دەچێت دەرێ ئەو کەسە ئایا دەتوانێت بتپارێزێ لە هەر ئەگەرێک گروپەیە دەچێتە دەرێ نەفەری شارەزای دەگەڵ نێ تووشی بەردێک دەبن دەبێت چ بکەن چۆن دەرباز بن لەو شوێنە ڕۆیشتون ناتوانم گەڕنەوە بۆیە لێرەدا گروپەکە و نەفەرەکانی کە لەگەڵتە لە شاخی زۆر دەور دەبینە باشە ئێوە بێگومان کە سەردانی هەرچیەکەن کۆمەڵی بازگەتان دێتە بەردەمی تا چەندیانی ئەمە بازگانە گرفتان بۆ دروست دەکەن هیچ گرفتێکی یاساییتان هەیە ئەخوا گرفتی یاسایی وەکو یاسایی گرفتمان نییە ئیلا شوێنەکان ئەمنی بن ئەوەش لەبەر پاراستنی خۆمانە تەبعاً کە ئەمە بپارێزن لە هەر ئەگەرێکی نەخوازرا و لە شاخەکانیمە باش ئەو چیانەیان ئەو شوێنانەی کە ئەگەری بۆمبی لێ یان بۆمبی چێندراوی لێرە بە هیچ شێوەیەک پێوە دەستن بۆ شوێنانە بە هیچ شێوازێک بشتین نەفەری زۆر شارەزای منتەقەی دەبن لەگەڵ خۆمان کە خۆمان بە دوور بگرین لە هەر ئەگەر و مەترسێک باشە کاگەر شت زۆرێک لە گەشتەکانی ئێوەم بینیوە لە ڕۆژانی هەینیە بۆچی جەخت لە ڕۆژانی هەینی دەکەنەوە بۆ گەشتەکە بەشێکی زۆری نەمان کاسبکارین ڕۆژی هەینیش پشومانە پشۆکانی خۆمان دەبینە شاخ چەند دەمێنەوە هەر ڕۆژێکی هەینیانی ئاسە دانانی گەشتەکەیە ژمێرێک دەڕۆ سبینان زۆر ئاسە بۆرزە ئێستا شەشی بەیانی پێنجونی و شەشی بەیانیەمە دەڕۆین بڕچکە زووتر دابێ بگەوینە ناو هاوین و مەسەن دنیا گەرم دابێت لەوانێ سعاسی شەو بەڕێکەوین لە بەروی بە فێنچی بچین و بە فێنچی بینەوە لەوانێ ئەمە نۆ لە هەولێر بین گەشتی نێزێک دادەنێن بەڵام یەکشت لەسەر مەسەلەن ئیزافەکردنی پرسیارەکەی کاکە سیامەندی ئەمە GPS-ێکمان هەیە ئەو شوێنانی کە شارەزانینە کەسێکی شارەزا دەبینینەوە مەسەن مختاری ئەو گوندەیە یان کەسێکی ئەو گوندەیە یان ئیدی کەسێکی شارەزابی لە بۆ ئەو شوێنە GPS-ەکە دادەنین کە دەگەڕێن لە بۆ جارێکی تر مەسەن ئەمە بە هاوین دەچین بە زستان بە هەمووی بە فرپۆش کرای هیچ شوێنێک دیار نییە GPS-ەکە ڕێنیشاندەرمان دەبێتن و خەتەکەمان لە بۆ دیاری دەکە کار ئاسانێکی زۆرمان لە بۆ دەکاتنەوە پێویستە هەموو گروپەکانی GPS-ێکی تایبەت بە گروپیان هەبیتن ئەرشەد ئێوە بەر لەوەی گروپێک بچم بۆ گەشت زاری یەکەم کەسێک بە تەنها بۆم شوێنەدا دەڕوات حەسەب شوێنە ئەگەر نەچوبین و هیچ ڕێگایەک نەبیتن بە تاکید چەند کەسێک دەچین و ڕێنیشان دەکەن باشە پێم بڵێ تایبەتمەندی ئەم قەمسەڵە لەگەڵ قەمسەڵەیەکی یاسایی چییە ئەم جەنتاغا لەگەڵ جەنتایەکی یاسایی چییە بۆچی دەڵێن شاخەوانی کەلوپەرلەکانی تایبەتمەندە پرسیارەکەت تایبەت بە تەکنیکەوە فەرمو کاکسیامەند جیاوازی جلەکانی شاخەوانی دەگەڵ جلەکانی دەرێ یەک لە ڕووی قەبارە لە ڕووی توانایی لە ڕووی حەزم و وەزن و ئەو شتانە زۆر فەرق دەکات بۆ نمونە مەسەلەن ئەمە قەمسەلێکی گۆرتێکسمان هەیە ئەو قەمسە لە گۆرتێکسە وەزنی 250 تا 300 گرامە وەزن بۆ ئێوە زۆر گرنگە زۆر گرنگە و حەجمیش کە قەبارەی شتەکەی چەندەیەک چەندی بچووکتر بێ ئەمە ئەشیامان کەمتر پێ دەبێت ئەو قەمسە لە گۆرتێکسە کاوەچی چاوی لێ دەکەی هیچ توانایەکی لێ نابینی لەبەرەوەی یەک لایەکی زۆر تەنکە بەڵام کە لێی دەکۆڵێەوە لە ژوورەوە 135 تا 40 عرقەکەی جسمت دەداتە دەرە ناڵە لە ژوورەوە تەڕبی لە دەرەوە ئاو نایەتە ژوورە هەتا مەسەلەن 8000 9000 ملیم تحملی بەفر و باران و ئەوشتانە دەکات ئەوانن کە جیاوازی دەکاتەوە لە شتەکانی یاسایی دەرێ باش ئەم پێڵاوانت تایبەتمەندیەکیان هەیە کە لێرە دەیبینم پێڵاوەکان ئەمە بە پێی وەرزەکان پێڵاوەکانمان هەڵدەبژێرین پێڵاوی سێوەرزمان هەیە و زستانیمان هەیە پێڵاوەکانی سێوەرز تایبەتمەندێکی کە دەبێ هەیە بێ ئەوەیە حتمما جۆزنگت بگرێ لەبەر وەرگەڕانی پێت کە لە شاخی پێت وەرنەگەڕێ یان نەشتێ لای گۆرتێکسی هەبێت کە لە ژوورەوە ئارەقەی نەکە هەروەچی گوتمەوە لە دەرەوەش پێڵاوەکەی تەرنەکە وەزنی خەفیف بێ و مریحیش بێ باش کاگەرچە لە حاڵەتێکی لە ناکاو یەکێک باری تەندروستی تێ بچوویان بە جۆرێک لە جۆرەکان گۆزینگی شوڕاوەکو کاکسیامەند باسی کرد ئێوە چی بۆکەن
وەکفریاکەوتنی سەرەتایی لە هەر گروپێک پێویستە مەسەلەن کەسێکی شارەزانمان لەگەربی لەو بوارە ئێمە سەوەکو گروپی خۆمان دکتۆرمان لەگەرە دکتۆر سەلیمان لەگەرە دکتۆرە خۆی بەڵێ دکتۆرە و ئەوەی پێمان بکرێت لە شاخ لۆی دەکەین بۆ نمونە ئێستا و فریاگوزاری سەرەتاییەکانمان پێیە و ئەوەی بەخۆم شارەزامە و ئەوەی دەزانم پێمە و زیاترم ناتوانم هەگرم بەڵام بۆ نمونە دکتۆر سەلیم لەوانەیە کەلوپەل و پێداویستەکانی تەواوی پێبیتن لە هەر گروپێکا کەسێکی واری تەندروستیتان لەگەڵە زۆر پێویستە هەبیتن ئەمە وەکو خۆمان هەیتمان باش پێم بڵێ کەی بەتەمای گەشتن کاکسیانە لەم ماوەیە وەلا ڕۆژی پێنجشەممە ڕۆژی پێنجشەممە ئەعلانیەکەنیان هەر گەشتەکەتان ئەمجارە بۆ لە هەر لە نێو گروپی خۆمان ئەعلامی دەکەین زۆر باشە کاک شەردەمەی باسی ئەو کەم زیاتر ڕووتان لە کام چیایە و کام ناوچەیە هی کوردستان و کوێتان زیاتر پێخۆشە و لە بەرچی ئەوێ شەڵە بژێرن دەگەڕێتەوە مەسەلەن بەپێی وەرزۆکەوەی باسم ئێستا وەرزەکەمان وەرزی بەهارە گەشتەکانتان بۆ کام چیازیە لە بەهاران هەموو شوێنە خۆشە لەبەرەوە هەمووی سەوزاییە ئیدی هەر یەکە و جوانیەکی خۆی دەداتن و چێژەکی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەمە زیاتر مەسەلەن کە لە وەرزە دادێتن مەسەلەن زیاتر حەزمان لە ناو بەڕاستی بەفرە چێن دەربەفری لێبی پێمان خۆشە ڕوو لێ بکەین یعنی لە وەرزی بەهاری شەواز لە بەفری هەر حەزمان لە بەفرە بەڕاستی ئێستا چێ بەفری لێیە کاکسیامەند ناوچە چۆستانەکانی خۆمان زۆربەی لێتی وەکو هەڵگورد و سەکران و پڕژێ و بێکۆدیانەوەشانە شوێنانە زۆر لێوە و پێنجشەممە و جومایش زۆربەی ناوچە شاخاوەکان بەفرگرتی و کەشوهوا وەچی ئاگدارن زۆر سارد بوو لە ناوشار بەڵام بەفر لە وەرزی بەهارە دەبێت مەسافەیەک ببڕی تا بگیتەوە بەفر وەکو زستانیە کە وەکو زستانە نییە باشە لە زۆرێک لە گەشتەکانتان دەمێننەوە یان تەنها چەند کاتژمێرێک لەوێ دەبن وڵا حەسەب گەشت دەزانێت ئەگە شوێنی دوور بڕۆین مەسەن وەکو هەڵگورد و ئەوانە پێویستە بمێنێت چون بە یەک ڕۆژ ناگەینە بەزستان ئەو شوێنانێکە دوورن پێویستە بە دوو ڕۆژ بزن حتا هەیە بە سێ ڕۆژ و چەند ڕۆژ و چەند هەفتە و چەند مانگیش پێ دەچێکە بگات چەند کاگەشتە تام و چێژ لە گەشتەکانە بینی زۆر ئیدی هەر وەرزە تام و چێژێکی تایبەتی خۆی هەیە بەڕاستی بەلای من خۆشترین وەرز لە بۆ گەشتکردن ئەوەی لەزت لێ بکەم و ئیسراعەت بە جەستەم و دڵ و ئارامم بکاتەوە لە دستانە لە پێنجشەممە مەسەن گەشتێکمان کرد لە ناو بەفر تەموژێکی یەکجار زۆریش بوو بەڵام ئیدی هەر خۆش بوو کام گەشت زیاتر سەرکێشی تێدایە کام وەرز مەبەستم سەرکێشی تێدایە ینی لە کام وەرزە گەشتکردن تۆزە زەحمەت ئەگەر بتەوێت سەرکێشی بکەیت لە هەموو وەرزەکان هەیە بەڵام سەرکێشی زیاتر لە دستانان هەیە بەڵێ بەفرێکی زۆر هەیە مەسەلەن ئەمە گەشتمان کردیە بەفر مەسەلەن هەتا سەر و چۆکان بووە زیاتر مەترکەتیە بەڵێ سەمە گەشتێکمان کرد جە و تەواو بوو تەمەشای کەش و هەوامان کرد لەبار بوو زۆر باش بوو ڕۆژەکەی لە بناری هەڵگورتماینەوە و بەیانەکەی سەعات 3 بەڕێکەتی 11 لە بن لووتکە بووین تقریبان ڕێگای نیو کاتژمێرێکمان بە یەکسەر بڕیاری گەڕانەوەماندا و گەڕینەوە نەچوینە لووتکە کەش و هەوا تێکچوو ڕاست کاکسیامان هیچ کات بووە بفر و بارانتان بەسەردا بارێ لە گەشتەکانە بڵێ چۆن هەڵسوکەوت لەگەڵەوە بەفر و بارانەکەن کە لە بۆنونە لە سەرچایەکن تووشێ و حاڵەتە دێت باشترین و عقلانەترین ڕێگا کەمە دەتوانین بیگرینە بەر ئەوەیە کە بڕیاری گەڕانەوەی بدەین یا بمێنەوە یەک دوو ڕۆژ زیاتر بمێنەوە تا کەش و هاتەوە لەبەر دەبێت بەڵام کە ماشێوە مەترسی داڕمانی ڕون و ئەو شتانە تێ چون هەتا 72 ساعت بەسەر بەفرەکەدا دەبێت تێپەڕ بێ ئەوزا بتوانین بە سەلامە دەرباز بین لە شوێنەکانی کە مەترسی ڕونیان هەیە باشە بێگومان ئێوە کە دەستنە گەشت شوێنی زۆر جیاوازە بینن لە خەڵکەوە هیچ ئەجیزەیەکی ڕاگەیاندنیان کامێرەتان پێم شوێنانە تەسویرکەن و دواتر بڵاویکەنەوە هەمانە و لە گروپیش هەر بڵاوی دەکەینەوە زۆربەی ئەندامەکانیش خۆیان فەیسبوک و ئینستاگرام و شتانیان هەیە کە لەوێ بڵاوی دەکەنەوە زۆر کەس دەتوانن شتەکانیان ببینی لێرە بابەتێکم بینی نازانم کامێرا بوو یاخود گۆپڕۆیە گۆپڕۆیەکتان پێەیە بەڵێ تەواوی گەشتەکە تەسویرەکەن گۆپڕۆ زیاتر لە بۆ گەشتی زستانە بەکاردێنین و لە بۆ مەسەلەن حاڵەتێکی تەکنیک لە مەسەلەن لەسەر دەست دەبەسترێ لەسەر سنگ دەبەسترێ لە کلااو دەبەستین چەند پاترێکی احتیاجیشمان پێ هەر پاترێک بەشی 2 ساعت دەکاتن ئەنی گەشتەکانتان تەسویرەکەن بەڵێ هەرچەند سەرکێشی وانەش بکەن هەمووی تەسویر دەکرێت بەڵێ باشە پێم بڵێ کەسێک تازە بیهەوێت دەست بە کاری شاخەوانی بکە شاخڕەوی بکە
باشترین ڕاهێنانیان باشترین هەڵبژاردە پێویستە چی بکە سەرەتا گروپەکەی دیاریکەیان کە ڕووپەلەکانی بکڕێ سەرەتا پێویستە چی بکە بەتاکی دیاریکردنی گروپەکە زۆر میهمە ساما بەش بە حاڵی خۆمان حەزمان لە زۆری و بۆری نییە پێمان خۆشە حەدەدی نەفەرەکانمان مەسەرەن کەم بێ ئێسامە وەکو گروپ 5 ئەنداممان هەیە بەڵام هەر گەشتەکە ڕادەگەینین 10 ئەندام 12 هەتا 15 ئەندام بەشداری ئەو گەشتە دەکاتن و پێمان کۆنتترۆل دەکرێتن و زۆریش حادە و چێژەکی تایبەت لێ دەبینین باشە کەسێک بیهەوێت تازە دەست بکە پێویستە چ کەلوپەلای بکڕێ یان با لە کاکسیامەد ئەو کەلوپەلانە چین کە پێویستە تازە شاخەوانێک بیکڕێت بۆی کە ئەو خولیایە هەیە و حەزەکە دەست پێ بکە بە پێی وەرزەکەی دیسان کەلوپەلەکان دەگۆڕێت ینی لە زستانێ ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێ بچێتە سەرم کەلوپەلانە لەگەڵ کاکسیامەند باسیەکی لەم کەلوپەلانەکەی کاکسیامەند ئەوەی کە لە سەرەتاوە دەیبینم جەنتایشی گەورەیە پیاوەکە بێ باڵاشی بەدەست بێت تا جەنتای هەڵگرێ ئەو جەنتایە تا چەند کیلۆ هەڵەگرێ جانتاکە بەخۆی حەزمی 65 لیترە بۆ بەرنامەی 2 ڕۆژە و 3 ڕۆژە بەکاردێەوە تا 25 کیلۆی تاسایی هەڵدەگرێت 25 کیلۆ ئەوەی دوای ئەو کڵاوەکە چییە؟ کڵاوەکە کە سەرمان دەپارێزێ لە هەر ئەگەرێک کە بەرد بێ یان بەفر بێ یان شەختە بێ بە سەرمان بکەوێت ئەو کڵاوە سەرمان دەپارێزێت لە شکان و لە هەر ئەگەرێک ئەگەری هەیە بەردیش بە سەرتان بکەوێت لە زۆر زار لە زستانانەوە هۆکارە زۆرە لە مەتەقەکان خۆمانەوە زۆر دەبین بە هۆیەوەی کە هاوینی زۆر گەرم و زستانشی زۆر ساردی هەیە بەردەکان دەقەڵشێنەوە زۆر جار بەرد هاتوتە خوارە باش ئەوەی دوای ئەو لەو بینە دەبینم قولنگەکە ئەوە تایبەتە بە بەفر لە ئەو کاتانێکە شوێنەکەمان مەترسی خزین بۆ خوارەوانەی هەیە قولنگی بەکاردێنین بۆ خۆگرتنەوەکە خۆ پاراست لە دواوەی کامێرام جۆرێک لە ئەوە فیلتەری ئاوە فیلتەری ئاوە لەو شوێنانێک کە مەسەن ئاوەکە پیسە ئەو فیلتەری بەکاردێنین ئاوەکەی خاوێن دەکاتەوە بە خاوێنی دەمانداتەوە دەی خوێن کە نەخۆش نەبی پێویستانیش دەبێ ئەم لە حاڵەتی بەفرا چونکە ئاوی پاکتان بەخۆی ئاوی بەفری بۆ خۆی زۆر باش نییە کە دەیکوڵێنی دەیکەیە ئاو دەبێت هەندێک ماوادی لە دەچون ئەملاحی نییە و تووشی نەخۆشی زگچوون و شتیوات دەکەن باشە بەفر و دۆشاوی دەخۆنیان نە شاوی لەگەڵ زۆر باشە ئەوەی پێش ئەو کامێرایە بەڵام و جەنتا سوورەکە چییە؟ فەیرست ئەیدا و پێداویستی سەرەتایی ئەوەی تەنیشتەوی ئەوە جلبەرجی پاراستن لە بای دەجێڕێتەوە بەس بۆ شۆنانەی کە مەسەلەن لە هاوینانە تۆ دەچێ هەڵگوردی سەرملەکانی هەڵگوردی دایمە بایەکی زۆر تون دیدەن کە زۆر ئیزعاجت دەکەن ئەو جلێ بەکاردێنی وەکو پاراستنی خۆت لەو پایە دەستان خۆش بێ کاکسیامەند بۆ هیوایی هەموو کاتێک ئاوا گەشتەکانتان خۆش و ڕاستاوە بێ وردەوردە ئێمەوان و ئەوانش داخلی گروپەکانتان بکەم بۆی کە هەموو لایەک دەست خۆش بێ لەگەڵمان بن بەڵێ زەن و خۆشەویستان ئەوەی کە بینیتان بەشێک بوو لە کەلوپەلی شاخەوانی و هاوکات باسێک بوو لە شاخەوانی بەو هیوایی کە ئەوانەی حەز و ئارەزووی شاخەوانیان هەیە وە کات و مەجالیان هەیە ئەم خولیایەیان چۆن بڵێ ئەم حەزەیە لە ژیانی خۆیان جێبەجێ بکەن دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە لەلایەن منەوە خواتان دەکرد زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێر لەگەڵ هەردوو میوانی ئازیەتەکەی کە باسییان لە شاخەوانی گروپەکانی شاخەوانی کرد بەڵازان دەچین لای بڕگەی پامنێران دەچمە پارێزگای سلێمانی پامنێرمان ڕامی ڕۆسمان وەردەگرم ڕامی ئەسڵای خوات لەبێ دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای سلێمانی سڵای خوا لێ وەژدان یار بەیانیتان باش ئێرە بانکی تویمەلیکە لە سلێمانی ئەم بانکە تایبەتە بە بەشێکی ینی ئەم بانکە تایبەتە بە دابشکردنی موچەی کەمەندامان دیارە ئەو کاتانەی کە موچەیە کەمەندامان لەم بانکە موچە وەرەگرن ئەمڕۆ کۆنگرەیەکی ڕۆژنامانیان ئەنجامدا سەبارەت بە موچەی کە وەریەگرن ینی کەمەندام دانیار 150,000 دینار وەرەگرێ لە سەرەتای موچەی کەمەندامیەوە کە ینی ئەوەی کە من بیرم بێت لە پێش ساڵی 2023 ئەوانەشەوە کەمەندام موچەکەی نزیکەی 200 دینار بۆ 500 دینار بۆ کاتە ینی ئەگەر بەراوردی بکەی بە ئێستا تقریبا نزیکەی 400 بۆ 500,000ەکە بەڵام بەرەبەرە بەپێی ساڵ موچەی کەمەندام کەم کرایەوە ینی تا ئێستا گەیشتووە بە نزیکەی 100,000 دینار لە مانگێکە ئێستا لێرە موچیان وەرگرتووە کەمەندامە بۆ 100,000 وەرگرتووە کەمەندام هەبووە 150,000 دیناری وەرگرتووە ئەوان گلەیان لەوەیە کە ینی 150,000 دینار یا 100,000 دینار ئەگەر ئێستا بڕۆنەوە تاوەکو دەگەنەوە ماڵەوە هەر بەدەم ڕێگاوە لە دوکانەکان دەتوانن خەرجی بکەن و ئیتر پێیان نەمێنێت
ئەویش ینی وەکو پێویست پێیان نادرێ مانگێ موچیانیت مانگێت دواکە مانگێکی تر نایەت ئەنی و گرفتانیان هەیە و لە هەمان کادا ینی کۆمەڵێک گیر و گرفتی تریان هەیە بەهۆی نەبوونی موچەوە ناتوانن پێداویستەکانی خێزانەکانیان دابین بکەن ینی ناتوانن خواردنی ڕۆژانیان دابین بکەن ئێستا کاکسامانم لەگەڵایە ئەنێ زانیاریم پێدا لەسەر دۆخی کەمەندامان کە لە ئێستادا چۆنە بەراورد لەگەڵ موچەی پلە باڵاکان چۆنە ینی بزانین چ زانیاری کترێک کاک سامان سلااو لێبێ ئەو سازارە چییە پێدەسات ئەمە موچەی 30 ڕۆژی کەمەندامێکە پارەی دوو بریشکە ئەمەی تێمە قیمەتی کەمەندامە لە وڵاتی تر ئەوەی کە بە برا ئەڵێ براین کەسی ئێوەین ئەمە ژیانی ئێمە ئیداری پێ بکەین هەتا 30 ڕۆژی تر ئەگەر موچە لە کاتی خۆیان بدرێ بەڕاستی یعنی من ئەم کۆنگرێم بۆیە بەس ئەم پەیامە بۆیە ئەگەنم بەسە ئیتر هەژاری کەمەندامانی کوشت بەسە ئیتر نەبوونی کەمەندامانی کوشت بەسە ئیتر بێزار بووین لێتان بەڕاستی بێزار بووین لێتان هەر ئەمڕۆ خەڵگەیە لەگەڵ منە 5 ملیۆن وەرەگرێ بە علاگە پارابات و ئێمەش ئەمە وەرەگرین ئەمە سەختی ژیانی 5 ملیۆن وەرەگری مانگێک بەڵێ ئیمانگێک چەند پەرلەمانتاری خانەنشینە وەزیرە پەرلەمانتارە لیوایە تایبەتەکانن هەمووی 4 ملیۆن 5 ملیۆن 6 ملیۆن 7 ملیۆن 8 ملیۆن 10 ملیۆن وەرەگرێ بەڵام کەمەندامی 100,000 بەڕاستی ئەمە شکاندنی کەرامەتی ئینسانە لە وڵاتە بەسەیتر بێزار بووین بێزار بۆیە بڕیارماناوە ئەگەر بە مردنیش بێ ئێمە خێمە هەڵەدەین لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانە خۆش بە کاک سامان دانیار ینی کەمەندام هەیە سازار وەکو ئاماژە بێک بەشی یەکی ناکات بەمنە لێرە هاتووە لە بەردەمی بانکەکە دانیشتووە بنێشتە فرۆشێت ینی ئەگەر دوو قسە لەگەڵ یا بکەم مامە گیان باشی قوربانە بنێشتە فرۆشی لێرەوانیە تۆ بەدەم بەدادنیان موچەکە وەرگرت بەڵێ چەنە وەرگرت 100,000 بەڵێ بەشی چیتانەکە و سازار بەسی هیچ ناکە سادەک بەسی هیچ ناکە بەسی هیچ ناکە ئەی تۆ هاتی بنێشتە فرۆشی لێرە کاسبیەکەی لەش ساغ بە یاخوا ینی ئەم کاسبیەت هیچ سەرچاوەیەکی هەیە بۆشیانت ئەیسیکەم باشە سەبات بخوای گۆرە باشە بەچارەی مامەسایە مەحەممەد هاتم بۆ ئێران یاخوا مامەتە مەحەممەد پارەی تەکسیەکەش پێنە بیانی نه بەتەسی نایی بەتەسی بەپاس ئاهاتن شکر مامەتە مەحەممەد ئیمامی مدەتەکەی مای خۆمانە گوتی وەرە پێکەوتم بۆخۆ گوتی باش مانان لای مای خۆمان نودی دوای نوتی خەوتنێنسم بۆ نودە عیسا نودمان کرد و گوتبانی سەعانە ئەچین سەعانە هاتیم بۆ ئەوقاپ دوای هاتیم بۆ ئێرە دەیاخوا لەشە ساغ بێ لەگەڵ ئەویشە دانیار ئەوەی کە بینیتان ینی دۆخی ژیانی کەمەندامان بوو بە موچەیەکە وەریەگرن کە موچەیەکی ئێجگار کە مەسا ئازادنە وەکو ئەم خان پێدەویستێبەتەش ئاماژەی پێکرد ینی بەشی 2 ملیشکە کاسە هەزار دینار بۆیە داواکەن ینی پێداچوونەوەی بەشیانی کەمەندامان بکرێ ینی هاواریان زۆر کرد کۆنکری ڕۆژنامەوانیان زۆر کرد حکوومەتاوەکو ئێستا هیچ جوابێکی نەداونەتەوە کە ئەم 150,000 ینی زیاکرێ یان چی لێ دەچارە نووسی کەمەندامان چی لەیەکە دۆخێکی سەختیان هەیە لە ئێستادا بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانەوەی دەچینە ناحیە خوڕماڵ سامانمان لەگەڵە ساماسڵی خوارد لێبێ دوایین زانیارەکان چین بۆچی لە ناحیە خوڕماڵ ئەمڕۆ بەڵێ دانیار سڵاوتان لەبێت سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بێت دیارە ڕێکخراوی هەڵوێست لە چوارچەوەی خولەکانی و چالاکیە جۆرە جۆرەکانی کەی کاتەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ئێستادا لە ناحیە خوڕماڵ خولێکی بۆ بەشێک لە کارمەندانی فەرمانگە جیاوازەکانی ناحیە خوڕماڵ کردوێتەوە بۆ زیاتر ئاشنابوون و شێوازی مامەڵەکردن لەگەڵ وڵاتیان و ئاشنابوون بە ماف و ئەرکی خۆیان من ئێستا بۆی کە زیاتر کات نەگرم ماوەسا سەرۆتم لەگەڵایە ماوەسا سەرۆ دەگەر پێم بڵێن لە ماوەی خولەکوونیەوە پێم بڵێن ئاماشتان لەم جۆرە خولانە چیەتانەوێتی بە فەرمان بەرام بڵێن وەچیان ئاشناکەن بۆی کە لە ئەرک و مافی خۆیان ئاشنابن زیاتر سپاس بۆ ئامادەبوونتان ڕێکخراوی هەڵوێست باوکاری ڕێکخراوی نێدی ئەمریکی ئەم خولە لە تەواوی ناحیەکانی سەر بە پارێزگای هەڵەبجە کاتەوە ئامانج لەکردنەوەی ئەم خولە ئاشنابوونی زیاتری فەرمانبەرانە بە ئەرک و مافەکانیان و چۆنێتی تەعاملکردنی فەرمانبەرانە لەگەڵ سەر و خۆیان و
شێوازی مخالەفەکردنی فەرمانبەر چۆن چۆنیەوە فەرمانبەر ئەرکی چییە بەرامبەر ئەو فەرمانگەی کە داوامی تیاکاوە لە چی شوێنێکا پێویستە فەرمانبەر بە ئەرک و واجبی خۆی هەڵسێت هەموو ئەمانە لە خولەکە ئاوترێنەوە لە ڕاستیە و خولەکان بۆ زیاتر تەوعیەکردن و بەهێزکردنی توانای فەرمانبەرانە و ئەم خولانە وامان پێڵێت کە فەرمانبەر ئەو ئاشنایەتی کە نەبوویەتی بە مافەکانی خۆی ئێستا ئاشنا بێبی و ئەمانە بەردەوامیانە بێەوە لەسەر داواکاری خودی ناحەکانیش بۆ لە ڕاستی ئەمە پێشتر لە پارێزگای هەڵەبجەوە لە ناو قەزای مەرکەز کردومانەتەوە بۆیە لەسەر داوای ناحەکان پیان باش بوون جۆرە خولانە بین و لایەن خەڵکی پسپۆریشەوە ئەوترێتەوە. بەردەوام من لەسرم خولانم تاوی ناحەکان لە سنووری پارێزگای هەڵەبجەم خولانتان کردوێتەوە یا خودەیکەنەوە؟ ئەمە یەکەمین ناحەیە لە خورماڵەوە دەستمان پێکردەوە بەڵێ بەدڵنیایەوە هەموو ناحەکانی تریش ئەگرێتەوە لە بیارە و سیروان و بەمۆش بە هەمان شێوە ئەم خولان بۆ فەرمانبەرانەکرێتەوە وەکوتم ئامان دژلی بەهێزکردنی توانای فەرمانبەرانە لە ڕووی ئاشنابوونیان بە ئەرک و مافەکانێ. فەرمانگەکان لێرە بەمیان بەشدارن ماوەستا سەرۆت. بەڵێ ئێمە لەبەرەوەی نەمانتوانیوە فەرمانبەرانی تەواوی فەرمانگەکان بەشداری پێ بکەین بۆ داوامان لە بەڕێوەبەرایەتی ناحیە کردووە لە هەر فەرمانگەیە مۆزەفێک بۆ دوو مۆزەف بە ناو بماناتێ بۆی ئێمە بتوانین بەشداریان پێ بکەین. سپاس دانیار ئەم خولە بە ئاوکاری و بە ئامانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ناحیەی خورماڵ کراوەتەوە بەشی زۆری کارمەندان و بەشێکی زۆری نوێنەری فەرمانگە حکوومیەکان لە سنووری ناحیەی خورماڵ لێرە بەشداری کردو. ئەمە یەکەمین خولەکە ئەکرێتەوە لەسەر داوای بەڕێوەبەرایەتی ناحیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ڕێکخراوی هەڵوێست بە ئاوکاری نێدی ئەمریکی ئەم خولە بەڕێوە دەبات و فەرمانبەر ئاشنا ئاکات کە چۆن ئەرک و مافەکانی خۆی بزانێ و ئاشنا بێ بە ئەرک و مافەکانی خۆی و لە بەشی زۆری فەرمانگەکانە دانیارەمەوێ ئەوە بڵێم کە بەشی یاساییە ئەم بەشە کە چۆن بتوانێت پارێزگاری و بتوانێت لەسەر مافی فەرمانبەر بێتە جواب و قسە بکە و بە شێوەیەکی گشتیش فەرمانبەر لە فەرمانگە گشتیەکان و لە فەرمانگە حکوومیەکان شێوازی مامەڵەکردن شێوازی کتاب نووسین و شێوازەکانی تری مامەڵەکردن لەگەڵ وڵاتیاندا بە باشی بەڕێوە بات و تووشی کەمترین هەڵە ببێتەوە. زۆر سپاس بۆ پامنێرمان سامان فەچاح کە لە خورماڵەوە و لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بوویت. بەڵازان لە تەوەری سێمی بەرنمەکەی پەیامی ڕۆژدا باز لە سەلامەتی دەرونی دەکەین زانی سەلامەتی دەرونی واتای دەگەێنێت و تایبەتمەندیەکانی چین و ئایا کەسی دەرون سەلامەت چۆن دەتوانێت دەرونی خۆی بە سەلامەتی بێڵێتەوە و پارێزگاریکردنی سەلامەتی دەرونی چۆن بەرقەرار دەبێت. بۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا ڕەسوول ئیبراهیم ڕێنمایی کاری دەرونی مامۆستا زۆر بەخێر بێت. سەلام بەخێر سپاس بۆم دەرفەتە. سەرەتا بەنای خۆی گەورە زۆر سپاس بۆ فرسەتەکە خێر بێت. خزمەتانە مامۆستا سەلامەتی دەرونی واتای چی دەگەێنێت؟ دیارە سەلامەتی دەرونی بەشێکی گرنگە لە دەروونناسی گشتی و لقێکی گرنگە. ئەگەر بێت و باسی سەلامەتی دەرونی بکەین یەکێکە لە پێداویستەکانی ئینسان یعنی ئەگەر بە نمونەیەکی بەسیتیش بهێنینەوە ئینسان کاتێک کە خۆی دەپارێزێت لە گەرما لە سەرمە هەدەفەکەی ئەوەیە کە پارێزراو بێ و چۆن جەستە پێویستی بەوەیە کە ڕعایەتی بکرێ و ئاگای لێبێت تووشی زیان نەبێت بە هەمان شێوە دەرونیش پێویستی بەوەیە کە بە هەمیشەی بە سەلامەتی بمێنێتەوە. وەکو ئاماژەم پێکرد سەلامەتی دەرونی لقێکی گەورەی دەروونناسی گشتیە زانستی دەروونناسیە و ئەگەر پێناسەیەکی سەلامەتی دەرونی بکەین ئەوەی کە لە کتێبە دەروونناسیەکانە هاتووە ئاماژەی پێکراوە و لە سەروی هەمووشیانەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی باز لە سەلامەتی دەرونی دەکا کە بەوەی بریتە لە هاوسەنگێکی تەواوی جەستە و دەرونی ئینسان واتە ئینسان هەم لە ڕووی جەستەوە هەم لە ڕووی دەروونەوە بتوانێ هاوسەنگ بێ و ئەم هاوسەنگیە وای لێ دەکا پاڵی پێوە دەنێ کە سێ مەهارەتیکەی بۆ زیاد بێ سێ توانای سێ لێهاتوویکەی هەبێ لە بڕیارداندا و تو مەهارەتی بڕیاردانی زۆر بەهێزە دەتوانی خێرا ئەگەر ڕوبەڕووی کێشەکان بۆ خێرا بڕیار بدە و لەوێستگە جۆر بە جۆرەکانی ژیانی ڕۆژانەیدا کە ڕوبەڕووی دەبێتەوە یەکێک لە مەهارەتەکانی کە هەیەی ئەوەیە کە زوو قەرار حەسمەکە زوو تێدەپەڕێنێ بڕیاری خۆی یەکلای دەداتەوە تەوە توور نییە و تا قەلق نییە لە بڕیارداندا مەهارەتێکی ئەوەیە کە ئەگەر هاوسەنگی دەرونی هەبێت و سەلامەتی دەرونی هەبێت دەتوانێت کێشەکان بە ڕێکوپێکی چارەسەر بکە
دیارە هوەری چارەسەرکردنی کێشەی باشی هەیە دەتوانێت خێرا ڕێگەی چارەسەر بدۆزێتەوە بۆ هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە تەمان ئێمە وەکو مرۆڤ لەو ڕۆژەی کە لەدایک بوون هەتا ئەو دەقەی کە دەمرین ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵێک با بڵێن کێشە دەبینەوە ئیتر جاری وایە کێشەکان بەدەست خۆمانن جاری وایە لە دەرەوەی توانای خۆمان ئەو کەسێک کە هاوسەنگە ئەو کەسێک کە سەلامەتێکی دەرونی باشی هەیە لێ هاتووە لە چارەسەرکردنی کێشەدا و مەهارەتێکی کەی ئەوەیە کە دەتوانێت خێرا پەیوەندی دروستکە یعنی چی پەیوەندی دروستکردن ینی ئیش ناکات لەسەر خاڵە دژەکان لەگەڵ ئەو دەوروبەرەی کە تێیدا دەژی لەگەڵ ئەو خەڵکەی کە ئیش ئەکا ئەو مؤسسەی کە کاری تێدا دەکا و ئەو خێزانەی کە لەگەڵیدا ژیان دەباتە سەرێ و ئەو ڕەفیق و دۆست و ئەحبابانەی کە هەیەی توانای پەیوەندی دروستکردنی زۆر بەهێزە واتە خاڵی هاوبەش زوو دەدۆزێتەوە فرۆید کە باسی سەلامەتی دەرونی دەکات ئاماژە دەکات بە دوو چەمک ئەویش بریتە لە خۆشەویستی و هەروەها کارکردن واتە سەلامەتی دەرونی لای فرۆید بریتە لە توانایەکی بەهێز لە دروستکردنی خۆشەویستی و توانایەکی بەهێز لە کارکردن وەکو ئاماژەشم پێکرد خۆشەویستی کاتێک دروست دەبێت لەگەڵ دەوروبەر و ئەو ژینگەی کە تێیدا دەژیت بەوەی کە تۆ خاڵی هاوبەش بدۆزیتەوە کارکردن کاتێک لە لای ئینسان کارکردنێکی باشە و دڵی پێی خۆش دەبێت کە بەهایەکی مادی و معنەوی هەبێ ینی تۆ دەزانی جاری وا هەیە کەسێک لە شوێنێکە کار دەکات پارێکی باشی دەست دەکەێت بەهایەکی مادی باشیشی هەیە بەڵام بەها مادیەکەی بەها معنەویەکەی نییە بەو شێوەیە بۆیە ئەو ئیشە دەگوازێتەوە ڕازیە بەوەی کە بە پارەیەکی کەمتریش کار بکە بەڵام بەها مادیەکەی لەلا مسۆگەر بێ واتە هەم خۆشەویستی و هەم کارکردن دوو کۆڵەکەی گرنگن لە لای فرۆید کە باسی سەلامەتی دەرونی دەکەم و ئەدلەر باسی ئەوە دەکات کە سەلامەتی دەرونی بریتە لە هێزی سەرکەوتن واتە ئینسان کاتێک کە لە ژیانی ڕۆژانەیدا سەرکەوتن بەدەست دەهێنێ پاڵنەرێکی گەورەیە بۆ ئەوی کە دەرونیشی سەلامەت سەبا بزانین چین ئەوانەی ئەوە سبابانە چین کە سەلامەتی دەرونی تێک دەدەن گومان تێدا نیە ئینسان لە دوو حاڵەتا دەژی هەمیشە یانەوەتە هاوسەنگە یانەوەتە ناهاوسەنگە ینی ئەگەر هاوسەنگ بوو کێشەی نییە ئەگەر ناهاوسەنگ بوو واتە کێشەیەکی هەیە و گرفتێک هەیە لە پێداویستەکانی ژیانی ڕۆژانەیدا واتە ئێمە لە دوو حاڵەتا ئەژی یان ئەوەتە کێشەمان نییە یان ئەوەتە کێشەمان هەیە کێشە بوونیش شتێکی ناتەبیعی نییە ئێمە هەمومان ڕۆژانە ڕوبەڕووی دەیان کێشە دەبینەوە بەڵام ئەو کێشانە بە پێی یاسایەک کە یاسای هەشتا بە بیستی پێ دەڵێن ئەم یاسایە ئەڵێ هەشتا لە سەدی کێشەکان لە کۆنتترۆڵی ئێمەدان 20% کێشەکان لە دەسەڵاتی ئێمەدانین ینی مەسەلەن من ئێستا بەرنامەم هەبوو لەگەڵ ئێوەیە ویستومە بێن بۆ ئێرە لە ڕێگە سیارم بۆ نمونە عاتڵ بووە و تایی پەنچەر بووە ئەم کێشەیە کە ڕوبەڕووی بە من نەبێتەوە شتێکی تەبیعیە یعنی لە دەسەڵاتی منانیە بەڵام لە سەدا هەشتای ئەو کێشانێک کە ئێمە ڕوبەڕوویان ئەبینەوە و لە ژیانی ڕۆژانەمان دەبەر خوردی لەگەڵ دەکەین بریتین لەوانەی کە لەژێر کۆنتترۆڵی ئێمەدان کاتێک کە ئێمە کێشەمان هەیە یان ئەوەتە نیگەرانین یعنی لەو حاڵەتەدا ئێمە تۆزێ بێتاقەتین نیگەرانین کە لە دەرو ناسیا پێ دەڵێن نیگەرانی یەکەم ینی مەرحەلەی دروستبوونی نیگەرانیەکە ئەم نیگەرانیە بەهۆی پێشهاتێکەوەیە بەهۆی بربەستێکەوەیە بەهۆی لەمپەرێکەوە لە بەردەم ژیانی ئاسایی تۆیە ئەگەر هاتوو ڕێگەی چارەسەرت دۆزیەوە دەیتەوە قۆناغی هاوسەنگی ئێمە ڕۆژانە ئەم تەمرینە دەکەین ڕۆژانە ئەم عملیە جێبەجێ دەکەین هەموو ڕۆژە کێشەیەک دێت دەیان کێشە دێن ڕێگەی چارەسەری بۆ دەدۆزینەوە دەینە مەرجل هەموو کێشەیەک ناسەلامت بێ هەموو های چۆن ئێستا من ئەم دەقەیە کە من دێم بۆ ئێرە بۆ نمونە دەیان یەک دوو تەلەفۆنم بۆ هاتووە ئەو تەلەفۆنانە پێویستیان بەوەیە کە من جوابیان بدەمەوە چارەسەری ئەو مەوزوعە بکەم کە هەیە تۆ ئێستا تەلەفۆنێکت بۆ دێ لەلایەن خێزانتەوە ئەڵێ بۆ نمونە میوانمان دێت ئەم دەقەیە کێشەیە بۆ تۆ ینی ئینسان ئەمە کێشەیە بۆ نمونە پێویستیەکت هەیە بەڵام بەپێی پارەت پێ نییە ئەمە کێشەیە ئینسان ڕۆژانە هەتا بۆ نمونە هەست بە ناساغی دەکەی کێشەیە هەست بە بێتاقەتی دەکەی کێشەیە لەگەڵ کەسێکا بۆ نمونە ڕەفیقێکی گیانی بەگیانیە بەڵام ئەم دەقەیە شتێک ئەکا بڕیارێک ئەدەن هەردووکتان لەوانەیە بەشێکی لە بەپێی خواستی تۆ نەبێ ئەمە کێشەیە ئێمە ڕۆژانە دەیان کێشە دێتە بەردەممان
هەر لەو ڕۆژەیەوە کە ئێمە لە دایک بووین لە برسیەتیمان لە توینوێتیمان لە نەبوونی مەسەلەن نەخۆشیمان هەمووی هەتا ئەم دەقەیە کە من لەگەڵ تۆی قسە ئەەکەم ڕۆژانە کێشەم بۆ دروست دەبێت ئەم کێشانە دەبنە مای نیگەرانی بەڵام ئەم نیگەرانیە نیگەرانی طبیعی پێ دەڵێن واتە نیگەرانی مەرحەلە یەک من ئەگەر بێت و بەڕێک و پێکی بتوانم ڕێگەی چارەسەر بدۆزمەوە دێمەوە حاڵەتی هاوسەنگی دێمەوە دۆخی هاوسەنگی کە نەبوونی کێشەیە ئێمە ڕۆژانە ئەم ئیشانەمان دێتە بەر ئەم نیگەرانیانمان دێتە بەردەم ئەگەر هاتوو ئینسان مەهارەتێکی لە ڕادەبەدەری هەبوو توانی نەگر ڕێگایەک دەیان ڕێگە بدۆزێتەوە بۆی کێشەکانی چارەسەر بکە خێرا هاوسەنگ دەبێتەوە بەڵام ئەگەر هاتوو چارەسەر نەبوو ئەو کاتە حاڵەتەکە نانۆرمەڵە حاڵەتێکی نائاساییە ئەم نیگەرانی ستێپێک دێتە سەرەوە پێی دەگوترێن نیگەرانی دووەم نیگەرام لەبەرەوەی نیگەران یعنی نیگەرانی دووەمم لەبەرەوەی کە نیگەرانی یەکەم ئەگەر هاتوو نیگەرانی دووەم چارەسەر نەبوو ئێمە چیەکەین ئینسان ڕوبەڕووی چی دەبێتەوە وردە دەرگایەک دەکرێتەوە بەڕووی سەرەتای خەمۆکی سەرەتاییمان هەیە خەمۆکی مامناوەندمان هەیە خەمۆکی عمیقمان هەیە واتە قوڵمان هەیە یعنی نیگەرانیەکانی ڕۆژانەی ئێمە وردە نیگەرانی کتری بە دوای خۆیدا دەهێنێت کە دەبێتە نیگەرانی دووەم پێویست دەکات تاک ئەم هەموو وردەکاری لە دەبێت بزانێت ستێپایە و نیگەرانی و باش وەکو بابەتی ئێمە کە ئێمە پێویستە چارەسەری کێشە و گرفتی دەوروبەرمان بکەین وەکو توێژەرێکی دەرونی وەکو اختصاصی خۆمان بەڵێ دەبێت ئەم وردەکاریە بزانین بەڵام تاک دەبێت فێری چی بکرێ فێری چارەسەرکردنی کێشەی خۆی بکرێ هەر کەسێک توانی دەرگ بۆ بکات کە خێرا چارەسەری کێشەکانی بکە ئەمە بە خێرایی دێتەوە حاڵەتی هاوسەنگی بەڵام ئێمە چۆن دەتوانین کێشەکان چارەسەر بکەین خۆی هوەری چارەسەرکردنی کێشە ئێستا زانستێکە دەخوێندرێ هەتا من مەسەرەن ئەگەر لە فەرمانگەیەک مدیر بم یاخو کارمەند بم چۆن دەتوانم لەگەڵ خۆم کە لەگەڵ دەوروبەرم کار بکەم لەگەڵ سەروی خۆمەوە بەرپرسەکەم کار بکەم لەگەڵ ژێردەستەکانم کار بکەم لەگەڵ ماڵەوە بۆ نمونە من بەرپرسی خێزانێکم خێزانەکەم کە هاوسەرمە کۆمەڵێک مناڵمان هەیە چۆن دەتوانین چارەسەری کێشە بکەین ڕۆژانە بۆ نمونە کاسبێکە لە بازار ئیشەکە کەسێکە تەکسی پێیە هەر کەسێکە لە ژیانی ڕۆژانەیدا کۆمەڵێک کێشەی دێتە بەردەم ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە دەبێتەوە بەڵام هوەری ئەو هوەرە چییە کە ئێمە دەتوانین کێشەکان چارەسەر بکەین باسی یاسای 80/20 کرد یاسای 80/20 ئەوەیە کە دەڵێ ئێمە لە 180 هەموو ئەو کێشانی کە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە لە ژێر کۆنتترۆلی خۆماندان دەتوانین چارەسەریان بکەین بەڵام لە 120 ناتوانین چارەسەریان بکەین کە گرفتەکە پێویستی بە یارمەتیدانی هەیە قاعدەیەکی کەمان هەیە یاسایی کەمان هەیە کە پێی دەوترێ یاسای 90/10 یاسای 90/10 دەڵێ چی دەڵێ کاتێک کە تۆ ڕوبەڕووی کێشەیەک دەبیتەوە لە 190 با زوومت لەسەر چارەسەرکردنی کێشە بێ لە 110 لەسەر قەبارەی کێشەکە یعنی من ئەگەر کێشەیەکم هەیە نابێ هەموو توانا و تێفکرینی خۆم و عقلی خۆم لەسەر ئەوە بێ ئەم کێشەیە کێ دروستی کرد چۆن دروست بوو آخر من هەموو ڕۆژانە هەموو ڕۆژێ ئەم کێشەیەم ڕوبەڕوو دەبێتەوە ئەمە ناتگەێنێتە نەتیجەیەکی باش ناتگەێنێتە ئەوەی کە تۆ چارەسەری کێشەکە بکەیت بەڵکو خێرا تۆ با لە 190 چاوت لەسەر چی بێ لەسەر ئەوە بێ کە ئەم کێشەیە شتێکی طبیعیە ڕوویدا بەڵام با من ڕێگاکانی دەستنیشان بکەم بۆیە ئێمە کاتێک دەتوانین لە ژیانی ڕۆژانەماندا بەسەر کێشەکانماندا زاڵ بین ئەو کاتێک کە زیاتر چاومان لەسەر ڕێگاکانی چارەسەرکردنی کێشەیە زۆر باشە مامۆستا چۆن کەسێکی دەروون سەلامەت دەناسینەوە تایبەتمەندیەکانی چین هاوسەنگە لە ژیانی ڕۆژانەیدا بۆ نمونە لە خۆی ڕازیە ئەو کەسێک کە تایبەتمەندی با بڵێن کەسی تایبەتمەند لە ڕووی سەلامەتی دەرونیەوە یەکەمیان ئەوەیە کە لە خۆی ڕازیە واتە چی یعنی لە تواناکانی خۆی ڕازیە لە پێدراوەکانی خۆی ڕازیە یعنی جاری وا هەیە کەسەکان یعنی لە ڕنگ و ڕوخساریان ڕازی نین لە پێدراوەکانی ژیانی ڕۆژانەیان ڕازی نین ئەم سیفەتە مامۆستا ڕەسوول کە دەڵێ لە خۆ ڕازی بوون بە جۆرە لە جۆرەکان بغرابوونە نا مەبەسم ئەوە نییە لە خۆ ڕازی بن بیتگەێنێتە ئەوەی کە تۆ یعنی دایمە خۆت لە سەری خەڵکیەوە ببینیتەوە ئەوە مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەوەیە کە لە تواناکانی خۆت ڕازی بی لە هێزی خۆت ڕازی بی لەوە یعنی تۆ قەناعەتت بەوە بێ کە تۆ کەسێکی کاریگەری کەسێکی بەتوانای کەسێکی کە لەگەڵ چەندان مثلەن خاڵی سلبی کە هەتا هەزاران خاڵی ئیجابیت هەیە بۆ نمونە تۆ لەوانەیە کەسێک بی توانایەکی باشی زانستیت هەبێ لەوان ئەوە هینێکی باشە ینی توانایەکی باشە سیفەتێکی باشە شەهادەیەکت هەیە
بۆ نمونە لەوانەیە خزم و کە سوکارێکت هەبێ بۆ ئەوی کە ئیشێک بدۆزیتەوە بەهۆی ئەو با بڵێن پسپۆریە کە هەتە وەکو شەهادە دەتوانی ئەمە بەکاربێنی دەیان سیفەتی باشەیە من یەکەکەم لەوانەیە بۆ نمونە بەیانیان زوو هەڵدەستم سیفەتێکی باشە من یەکەکەم لەوانەیە بۆ نمونە احتیمالی هەیە خی گەورە شتێکی پێداوم وەکو سارە دەتوانم بەکاری بێنم ئەمە سیفەتێکی باشە کە من هەمە ینی من لەو توانە مادی و معنەویانەی لەو پێدراوانی کە هەمە ڕازی ببم دایمە ئینسان بەو مانایش ناکەت لە ژیانیدا هەوڵ نەدا بۆی ستێپێک بچێتە پێشەوە من هیچ کاتێک بڕوان بەوە نیە ئینسان لە دۆخی خۆیدا بمێنێتەوە بڵێ وەڵام من ڕازیمە بەوەی کە هەم خاڵێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ئارامن ئەو کەسانی کە بە ئاسایی مامەڵە دەکەن لەگەڵ دەور و بەریان کەسی میزاجی نین ینی ئەو کەسانی کە سەلامەتی دەرونیان هەمیشە لەژێر نیشانی پرسیاردایە ئەوانن کە کەسێکی میزاجین یان کەسێکی ناواقعین هەمیشە لە خەیاڵدا دەژین ینی ئەوەی کە بە فکری کەسێکی بۆ نمونە خاوەن پێدراوێکی زۆریش دانایە ئەو دەیەوێ بەو کەمەهەیەتی بیگەێنێتە دی و هەروەها توانای ڕوبەڕووبوونەوەی بەهێزە ئێمە وەکو باسمان کرد لە سەرتاوە ینی هەر کەسێک کە تووشی کێشەیەک دەبێ دەست و پێی نابەسترێ خێرا ڕوبەڕووی کێشەکانی دەبێتەوە بە تایبەتی لە کێشە سادەکانی ژیانی ڕۆژانەیدا بەڵام لە هەمان کاتیشدا ئامادەیەکی گەورەی هەیە بۆ کێشە چاوەڕوان نەکراوەکان خۆی ئینسان لەو کاتانەدا تووشی نەئارامی دەرونی دەبێت سەلامەتی دەرونی دەکەوێتە ژێر مەترسیەوە کە حاڵەتێک دێتە پێشەوە ئەم حاڵەتە نەخوازراوە چاوەڕوان نەکراوە مەسەرەن ئەو نەخۆشیە کە ئێستا هەیە پێی دەڵێن کۆڕۆنا ئەم کۆڕۆنا شتێکی سروشتیە طبیعیە هەموو دنیای گرتوتەوە ئەمە لەوانێت دەیان هەزاران کێشەی دروست کردێ بۆ خاوەنکار بۆ مامۆستا بۆ نازانم بۆ هەموو کەسێک کێشەی دروست کردووە بۆیە ئێمە دەتوانین لە کێشە چاوەڕوان نەکراوەکاندا بەهێز بین وەکو ئاماژەشم پێکرد کەسێکی واقعی بین لە ژیانی ڕۆژانەماندا خەیاڵ پەرداز نەبین هەمیشە لە خەیاڵێکی ناواقعیدا نەبین و من پێم خۆشە ئاماژە بکەم بە سوودی سەلامەتی دەرونی ینی ئینسان بۆچی ئەگەر سەلامەتی دەرونی چی ئێمە چ قازانجێکی لێ دەکەن یەکەمیان ئەوەیە کە کەسەکە خۆی لە خۆیدا خاڵی ئیجابی و لاوازی بۆ دەردەکەوێت خاڵی بەهێزی بۆ دەردەکەوێت من خاڵە لاوازەکانم کامانن ئێمە خۆمان هەزاران خاڵی ئیجابیمان هەیە خاڵی بەهێزمان هەیە بەڵام لەوانەیە خاڵە لاوازەکانیشمان خێرا دەرک پێ دەکەین خاڵێکی تر ئەوەیە کە هاوسەنگی دەگەڕێنەوە بۆ ئینسان ئینسانێک کە سەلامەتی دەرونی بەرجەستە بوو دایمە ئینسانێکی هاوسەنگە و لە کاتی کێشەکانیدا بنەوە بەس زۆر بە ئاسایی مامەڵە دەکات هەست بە کامەرانی دەکات گومان تێدا نییە پێداویستی سەلامەتی دەرونی وەکو ئەوەی کە بلۆم عەفو ماسلۆ باسی دەکات لە پێداویستیەکانیدا دووەمین پێداویستی ئینسانە یعنی یەکەمیان بریتیە لە خواردن لە ئاو هەوا لە خەوتن ئەمانە پێداویستی فیزیۆلۆژی با بڵێن پێداویستی ئینسانن بەڵام پێداویستی دووەممان بریتیە لە پێداویستی وەکو لەوانە سەلامەتی دەرونی من ئەگەر هەز نەکەم لێرە سەلامەتم گیانم پارێزراوە بۆ نمونە ئەگەر خوا نەکردە هەرز بە بوومەلەرزێ بکەم خێرا ڕەدەکەمە دەرەوە بۆ لەبەر ئەوەی من ئێستا هەم جەستەم هەم دەروونم لەژێر چیدایە لەژێر مەترسێکی گەورەدایە یەکێک لە سوودەکانی تری سەلامەتی دەرونی بریتە لەوەی کە خێرا دەتوانێت ڕیزبەندی پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی بکە ینی ئینسانێکە مڕەتەبە دەتوانێت پلاندانێ دەتوانێت بەرنامە بۆ ژیانی خۆی دانێ ئاخیر خاڵ بریتیە لەوەی کە ئاسایی هەڵسو کەوت دەکا وەکو ئاماژەم پێکرد کەسێکی میزاجی نییە دەتوانێت خێرا مەسەلەن هەموو حاڵەتەکانی لە حاڵەتی بۆ نمونە لە ناکاو لە حاڵەتی کێشەی گەورە لە حاڵەتی کێشەیەکی بچووک ئەمانە بە ڕێکوپێکی دەتوانێت مامەڵە بکە لەگەڵ دەوروبەریدا تەندروستی ئەم سەلامەتی دەرونیە چۆن پارێزگاری لێ بکرێت ئێمە چۆن دەتوانین پارێزگاری لە سەلامەتی دەرونیکەن یەکەمیان ئەوەیە کە مەرج نییە من لە 100% دەربکەم بەوەی کە ئەگەر کێشەیەکم هەیە چۆن دەتوانم کێشەکە چارەسەر بکەم پێویستیم بەوەی کە ڕاوێش بکەم لە خەڵکی مەسەلەن پسپۆر لە خەڵکی بەتوانە بە تایبەتی ئەگەر کێشەکە کێشەیەکی دەرونی بوو دەتوانم بەوەی کە من نیگەرانم چۆن دەتوانم زاڵبم بەسەر نیگەرانیەکەمدا و هەروەها دۆزینەوەی کار ئەوەی کە دەمانگێڕێتەوە بۆ پێناسەکەی فرۆید کە بریتیە سەلامەتی دەرونی بریتیە لە کارکردن و خۆشەویستی ئێمە دایمە ئینسان لە بەتاڵەیە نیگەرانیەکانی بۆ دروست دەبێت کەسێک کە بۆ نمونە ئەو هەموو گەنج و ئێستا پێشتر ئێمە لەلایەن پامنێرەکەەوە کاگڕامیار
وەزعێکی بۆ گواستینەوە هەواڵێکی بۆ گواستینەوە کە بریتی بوو لە چی بریتی بوو لەو بڕەموچەیە کە دەدرێت بەکەم ئەندامان یعنی ئەم کەم ئەندامە توانای کارکردنی نیە لەگەڵیشدا موچەیەکی کەمی هەیە هەست بە نیگەرانی دەکەم ئێمە کاتێک کە لە بەتاڵەدا مەسەرەن دەژین کاتێک کە ئیشمان نیە کاتێک کە کارمان نیە کاتێک کە گرفتێک ینی شتێک نییە خۆمانی پێوە مەشغوڵکەین یەکسەر گرفت دروست دەبێت هەتا ئەگەر بۆ نمونە سەرچاوێکی مادی باششمان هەبێ یەکێک لەو شتانی کە کۆڤید-19 بە دوای خۆی داهێناوە بەتاڵەیە و نیگەرانیە لە ماڵەوە بوون ینی کەسێک کە بۆ نمونە پیاوێک چەند ساعاتێک لە دەرەوە 8 ساعات زیاتر لە دەرەوە ئیشی کردووە بەس ئێستا چۆتەوە ناو خێزانەکەی بەهۆی کەرەنتینەوە بەتاڵێکی بۆ دروست بووە ئەم بەتاڵێ سروشتێکی پێویستە واتە مامەڵەیەکی پێویستە کە پێشتر نەبووە و هەست بە نیگارانی دەکا کە پێشتر دایمە ئەو هێز و توانە فیزیکەی کە لە پێشتر هەی بووە توانیوێتی بە بەکاری بێنی خاڵێکی تر ئەوەیە کە ڕوبەڕووبوونەوەی کێشەکان ئێمە دایمە ئینسان ئازایەتی لەوەدایە کە هەر کێشەیە کە دێتە بەردەمی خێرا ڕوبەڕووی بێتەوە ئەم کێشەیە نهێڵی کێشەیەکی تری بە دوایدا بێنێ کە ئەم کێشەیە دەبێتە مای نیگەرانی یەکەم نیگەرانی دووی بە دوادا نهێنێ دوای نیگەرانی دوو نەبێتە سەرچاوەیەک و دەرگایەک بۆ خەمۆکی بکاتەوە خەمۆکیەکە بەردەوام نەبێت ببێ بە خەمۆکی دووەم و خەمۆکی سێم کە دەبێتە خەمۆکی عمیق و هەروەها هێزی یارمەتیدانی هەبێ هەر کەسێک کە توانای ئەوەی هەبێ لەگەڵ ئەوەدا کە خۆی لە مووقعێکی خراپدایە و توانێت بەسەر کێشەکانی خۆیدا زاڵ بێ بە هەوڵدا دەستی هاوکاری درێژ بکات بۆ دەوروبەری هەر کاتێک کە توانی هاوکاری کەسانی دەوروبەری بکە یعنی خاڵی هاوبەشی دۆزیوەتەوە یعنی دەتوانێت پەیوەندی ئیجابی دروستکە لەگەڵ دەوروبەری دەتوانانی کێشەی خۆی و کێشەی دەوروبەری چارەسەر بکە ئەو کەسە لە ڕووی سەلامەتی دەرونی دەتوانین بڵێ سەلامەتی دەرونیەکەی پارێزراوە زۆر بە کورتی دەمەوێت ئەو بپرسم هەندێک جار تاک هیچ گرفتێکی نییە بەڵام لە خۆی دەرونی نائارامە کاتێکی شکلی دەپرسی یا خۆی دەڵێ نازانم هەر لە خۆمەوە دەرونم نائارامە لە کاتێکە هیچ کێش و گرفتێکم نییە ئەمە هۆکارەکە ئەزانین چێکاگ جەلال هەموو ڕفتارێکی ئێمە هەتا ئەو ڕفتارانە بەشێک لە زانانی دەروون ناس ڕفتارە عقلیەکانیشمان کە نابینرێن هەر ڕفتارن یعنی پرۆسە عقلیەکانیشمان ڕفتارن بۆ نمونە توانای زاکیرەی من چەندە بریت هەندێک لە زانایان ئەڵێن ڕفتارە هەموو ڕفتارێکی ئینسان پاڵنەرێکی هەیە هەموو نیگەرانێکی ئینسان پاڵنەرێکی هەیە بەڵام مەرج نییە ئەو دقەیە کە من نیگەرانم بزانم هۆکارەکە و سەرچاوەکەی بزانم ئەگەر سەرچاوەکەی بزانم خێرا دەتوانم چارەسەری بکەم گرنگیەکەی لەوەدایە کە تۆ بتانی ڕاوێش بکەی بەکێ بە کەسێکی دەروون ناس خۆی ئێمە کە دەڵێن هەتا نازانم ئەگەر لە وڵاتی ئێمە ئێستا دەروون ناسی هەنگاوی یەکەمینا و وردە وردە خەڵک بەلایەوە ئاساییە ئەگەر نا چەند ساڵێک لەمە پێش ئەگەر کەسێک گوتپایەتی دەچمە لای دەروون ناسێک و پزیشکێکی دەرونی دایوت شێت بووە بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو بەو شێوەیە نییە لەوانەیە کەسێک مامۆسای زانکۆ بێ بەڵام بەهۆی نیگەرانیە کە هەیەی بەهۆی کە کێشەیە کە هەیەی هەتا لەوانەیە ئینسان متمانەی لە دەست بدە خۆ متمانە لە دەستدان کێشەیەکی گەورەیە کێشەیەکی گەورەی سایکۆلۆژیە بڕوابوون بەخۆ نەبوون کێشەیەکی گەورەیە هەز نەکردن بە مەسئولیت کێشەیەکی گەورەیە نەدۆزینەوەی چارەسەرکردنی کێشەیەکی گەورەیە و هەروەها بڕیار نەدان مەهارەتی بڕیار نەدان بۆ خۆی کێشەیە دایمە ئینسان هەتاوا بەستەبوون کێشەیە جاری وهەیە ئێمە لە هیچ کارێکە ناتوانین بەتەنیا ئیش بکەین ئللا دەبێ هاوکاری لەم و لەو وەربگرین ئەوە لە ڕووی دەرونیەوە ئەڵێ کێشەیەکە چکە تۆ ئەوەندە وابەستە بووی بە دەوروبەرتەوە وەسواسی لە بڕیارداندا لە ئەوازی لە قەرارداندا پێویست بەوە هەیە کە تۆ لەسەر پێی خۆت بۆستی بتانی چارەسەری کێشەکانی ژیانی ڕۆژانت کرد زۆر سپاس بۆ مامۆستا ڕسوولی ئیبراهیم ڕێنمایی کاری دەرونی سپاس کە دەرفەتت بێمە بەخش سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ دەرفەتەی کە داتان بە ئێمە ئازیزان بە هیوای دەروونێکی سەلامەت و ئارام بۆ ئێوەی عزیز و خۆشەویستیش تا سبێنە پێتان دەگەینەوە ماڵتانەوە هیوای بەختەوەری بۆم لە خواتان لەگەڵ